تۆز بە بزە و خۆشی و پامەگە پێش حەزم بەناوی خوای پەروەردگار بینەرانی عزیز سڵاوتان لێبێت جەژنتان پیرۆز بێت و تاعەتتان قبول بێت لێرەوە بەناوی خۆم و هاوکارم مامۆستا سالار و هەروەها بەڕێبەرایەتی گشتی تۆڕی میدیایی کۆمەڵەوە جوانترین پیرۆزبایی جەژنی پیرۆزی ڕەمەزانتان لێ پیرۆز دەکەین بۆ هیوای کە خوای گەورە تاعەت و عیبادەتی مانگە پیرۆزیە لێ قبول کردبین و ئەم جەژنەش بێتە هۆکاری خۆشی و ئاوەدانی بۆ تاک بە تاک و خێزان بە خێزان و وڵاتەکەمان. دەست خۆش جەلاجگیان هەر لە جەژن و خۆشیاوی تاعەتیشتان قوڵ بێت. دەست سپاس. سڵاو و جەژنە پیرۆزەی من بە پەیامێکی ئیمانی دەست پێ دەکەم. خوای گەورە لە قورئانی پیرۆزە لە سوورەتی نور دەفەرمێ وەلیەعفوا وەلیەصفەحوا ئەلا تحبون أن يغفر الله لكم والله غفور رحيم. ئێمە بە درێژایی یەک مانگ بۆ 30 ڕۆژ بە ڕۆژوو بووین. شەوەکانی لەیلەت القەدرمان زیندوو کردەوە. زۆربەی کاتەکانمان دوعای اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. داوامانە کرد خوای گەورە لێمان خۆش بێ، خوای گەورە لێمان ببورێ، لە هەڵەکانمان ببورێ ئیڕابردووی داهاتوومان. بۆیە خوای گەورە پەیامێکی هەیە بۆمان ئەفەرمێ وەلیەعفو، دەفەرمێ لێیان ببورن، چاوپۆشی بکەن. ئایا پێتان خۆشە خوا لێتان خۆش بێ؟ بێگومان کە خوا لێ خۆش بووە. بۆیە پێویستە لە جەژنە ئێمە پەیامی عەفو، پەیامی لێبوردەیی زیندوو بکەینەوە کە بە درێژایی مانگێک ئێمە داوامان لە خوا کرد. ئەزانن ئەم ئاەتە بۆچی هاتە خوارەوە؟ ئەم ئاەتە لەسەر ئەبوبەکری سیدیق هاتە خوارەوە کە میستاح یەکێک بوو لە سەحابیەکان بەشداری کرد لە ئیفکەکەی حەزەتی عایشە، بەشدار بوو لەو بوختانەدا. بۆیە حەزەتی ئەبوبەکر لێی تووڕە بوو، عەفوی نەکرد. یەکێک بوو لە سەحابە هەژارەکان ئامادە نەبوو هاوکاری بکە. بۆی خوای گەورە پەیامی ناردە خوارەوە، یعنی ئەگەر کەسێکیش بوختان بۆ کچەکەش بکە شانی ئەوەی لێی ببووری. بۆیە لەم ڕۆژەدا پێویستە بۆی عیبادەتەکانمان پەیامەکە ئەوەیە ئایا ئەتەوێت دڵنیا بیت کە عیبادەت و پەرستشەکانی ئەم مانگە قوبوڵە. بۆیە وەلیەعفو لە هەموو کەسانە خۆش بکاتەوە ڕۆژە لە ڕۆژان تاوانێک کاڵەیەکی بەرامبەر کردووی بۆ هیوای ڕۆژ و عیبادەتی هەموو لایەکیشمان قوبوڵ بێت. زۆر سپاس جەلاجگیان. بینەرانی عزیز پەیامی ڕۆژی ئەم ڕۆمان دیارە لە 3 ڕۆژی جەژنی پیرۆزی ڕەمەزاندا تایبەتە بە جەژنەوە و ئەمڕۆ هەندێک بڕگۆ بابەتی تایبەتمان بۆ ئامادەکردوون کە یەکێکیانەوەیە کە ئادابەکانی جەژن بە تایبەتی ئەمڕۆ دەبێ ئادابێکی تایبەتمان هەبێ بۆ جەژن لەبەر قەرەنتینە و قەدەغی هاتوچۆ ئەمانەوە ئەگەرچی لە هەندێک شوێن دیارە خەڵک بەهۆی متمانە نەبوونی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە کەرەنتینە و قەدەغی هاتوچۆ نەبووە و نوێژی جەژن بە تایبەتی هەرکراوە. بەڵام بابەتەکانمان ئادابەکانی جەژن و چۆنیەتی پیرۆزکردنی جەژنی پیرۆزی ڕەمەزانە بابەتێکمانە. بابەتێکی دیکەمان چۆنیەتی ئەوەی کە بگەڕێنەوە سەر سیستەمی خۆراکی خۆمان ڕێک بکەن و دوای یەک مانگ کە دیارە سیستەمێکی تایبەتی خۆراکمانە بۆ چی بکەین و هەروەها ئەوەی کە گرنگە ئەمڕۆیەوە توانن لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە لەگەڵمان نابن. هەندێک پرسیارمان بۆ ئامادەکردوون هەرکەس وەڵامی ڕاست بزانێت. دیارە لە کۆتایی بەرنامەکەی تیر و پشکی بۆ کردووە خەڵاتێکی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیامی پێشکەش دەکرێت و هەروەها بڕگەیەکی دیکە کە هەمانەویش چۆن لە بە هونەر و گۆرانی جەژنەکانمان زیاتر بڕازێنینەوە کە لێرە میوانێکی تایبەتمان دەبێتەویش نەرمەند ئەحمەد کەریمە لەگەڵ خۆی و هاوڕێکانی کامانە بڕگە بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان. بەڵام دەستپێکمان لەگەڵ ڕووماڵی جەژن لە ڕێگەی پەیاملێرەکانمانەوە دەبێت. ئەگەر برای دەرهێنەر پێمان بڵێ بزانین کامیان ئامادەن. دیارە سەرەتا دەچینە لای سلێمانی پەیاملێرمان ئەردەڵان محەممەد کە ئەگەرچی پەیاملێرێکی وەرزشیە بەڵام بۆ جەژن ئامادەی دەربڕیەوە پەیامی جەژنانە بگەێنێت. ئەگەر پەیاملێرمان ئامادە بێت دەچینە لای پەیاملێرمان ئەردەڵان محەممەد لە شاری سلێمانی بە تایبەتی بزانین لە دوای قەدەغی هاتوچۆوە ئایا دوێژ لە مزگەوتەکاندا چۆن کراوە و خەڵک چۆن جەژنی ڕەمەزانیان پیرۆز کردووە لە یەکتری.
بەڵێ سڵاو لەیەوە لە بینەرانیش جەژنی ئێوە مسلمانانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش پیرۆز بێ بە دڵنیاییەوە سەررەبانی ئەمڕۆ لە مزگەوتەکان لە شاری سلێمانی جەژنی نوێژی جەژن کراوە بەڵامەوەی تێبینیمان کرد و ئەوەی کە پرسیارمان کرد زۆر چۆڵی پێوە دیار بوو مزگەوتەکان لە چاو ساڵانی ڕابردوو کە وەک مامۆسایان و نوێژخوێنان ئاماژیان بەوەدا بوو کە ساڵانی ڕابردوو تەنانە ناو مزگەوتەکانیش قەرەباڵغ بوو لە دەرەوە خەڵک دانیشتن بەڵام ئەم ساڵ بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە بەڵێ کاریگەری لەسەر نوێژخوێنانیش هەبوو بەو پێی نیوەی مزگەوتەکان خەڵکی تێدا بوو لە هەمان کاتیشدا ئەوەی ئێمە تێبینیمان کردووە لە زۆر لە گەڕەکەکانی شاری سلێمانی هاتوچۆی هاوڵاتیان و سەردانی یەکتری زۆر کەمی کردووە وەک خۆیان ئاماژەی پێڵن پێدەدەن ئەم ڤایرۆسە ئەوی کاریگەریش لەسەر ئەوەش دروست کردووە دوای بڵاوبوونەوەی ڕێکارەکانی حکومەت بۆ قەدەغی هاتوچۆ لە ماوەی ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە بە دڵنیاوە لە ئێستادا هێزەکانی ناوخۆ و ئاسایش و هاتوچۆ بە تەواوی شەقامەکانی شاری سلێمانیدا بڵاوبوونەتەوە و خەریکی ئیجراعاتی خۆیانێ من دەمەوێت زیاتر هاوڵاتیان بدوێنم لەسەر جەژنی ڕەمەزان و لەسەر هاتوچۆ و نوێشکردنیان لە جەژنی ڕەمەزانە ئێستا چەند هاوڵاتێکی لێرە ئەمێ بچمە لایەن ئەم کاتتان باشی قوربان جەژیشتان مبارەک بێم لێوەش پیرۆز بێ بۆ پێی جەنابتان لە یەکێک لە گەڕەکەکانی شاری سلێمانین ئەم ساڵ نوێژی جەژن هیچ جیاوازیەکی هەبوو لەگەڵ ساڵانی زۆر جیاوازی هەبوو زۆر سار و سڕێکی پێوە دیار بوو نازانم خەڵکەکە ئیلتیزامی بەوە کردکەوە لەبەر ئەو نەخۆشیە یا وەکو ترسێک خەڵک نەهاتە مزگەوتەکان جیاوازی هەبوو لەگەڵ زۆر جیاوازی هەبوو زۆر ئەیزانێت بە هاتوچۆی خەڵک لە ناو شاری سلێمانی ئایا وەکو ساڵانی کە بوو یاخود جیاوازی وەڵی مەسلەیەکی کوردیاڵە کاسی پڕاشتی ماڵە تێگەشتی ئەو خەڵکە ئیداری زەعیف بووە بە کوردی و بە کولی ئەوانش ئاگیان لە حساب و کتابی ئەو خەڵکەیە نازانم خۆیان لێ گێر کردووە تەبەنەمە شتێکی ئاشکرا و ڕوونە و خەڵکە لە چ مەعاناتێک هاژی طبعا هەموو شتێ بتێ و نەتەوێ لەم دنیاە بێئیدارەی کلیلی هەموو نوقسانیەکە بێئیدارەی کلیلی هەموو نوقسانیەکە ئەمە ڕوونە لە عالەمە بەڵام ئەوان گوێی خۆیان لێ کڕ کردو کە و خەڵکە بەچی ئەزان نازانم ئەو خەڵکە تەبەن بە ئیدارەژی بە پارەژی بە مارێژی اقتصاد سەرچاوی هەموو شتێک اقتصاد بەس ئەمانی کە هەموو اقتصادێکیان خەڵ بڕیۆ لە هەموو ڕیۆکۆ دەخی هاتوچۆی حکومت بۆ قەزەی هاوڵاتیان کە هاتوچۆ نەکەن ئەمەش تا چەند کاریگەری لەسەر خەڵک کردووە کە جەژنە پیرۆسە نەکەن و نەچن بۆ سەردانێک وەکو عەرزم کردی خەڵکە بێتاقەت بوو توانای خۆشی لە ماڵەوێ دەرەوە جەژن بە چیە کرێ جەژن بە پارە بە خۆشیە کرێ کە تۆ ئیدارە پێ نەبێ پارە و پێ نەبێ وەسە متمەکن نەبێ تۆ چیەکەی هیچ بۆ لای براکەش ناچیت دەرکردنیان بڕیارانەی حکومت لە ئێستادا ئەمانە هەمووی کاریگەری لەسەر هاوڵاتیان کردووە لە هەموو ڕێکەوە بڕیارێکی سارد و سڵ کاری لە جەرگی تاک بە تاکی و خەڵکە کردووە کوان بڕیارە کوان دڵخۆشیە دڵی بەچی خۆش بێ بەچی خەڵک معاشی هەیە فەرموم من بە جەنابی محافظ دەڵێم کە ڕئیسی وحدەی ئیداریە 3000 کەس وە تا لە یەک شوێنە کۆ بە تۆ تایس خۆم معاش وەرنەگرتووە خۆم سێ کە ڕەچووماتومە تۆ یانی چی نییە توی دەمەزڵ نێرێ زۆر سپاس بۆیەوە بەڵێ ئەوەی کەی بینین ئێستاش لە کۆڵانەکان یەکێک لەم گەڕەکە بەدی ئەکرێ چۆڵی زۆر بە کۆڵانەکانە دیارە وەگە بینین چەند هاوڵاتیەکی کەم نەبێت کە بۆ جەژنە پیرۆزە و بۆ سەردانی دراوسێکان و خزم و کەسەکانی سەردانی یەکتریەکەن بەڵام وەک دەبینن بە پێچەوانەی ساڵانی ڕابردوو کۆڵان و شەقامەکانی شاری سلێمانی زۆر بە چۆڵی ئەبیندرێ دەست خۆش بێ ئەردەڵان بە هیوایەوەی هەمیشە لە جەژن و خۆشیدابی زۆر سپاس بەڕاستی پەیامنێریش لێ دێ جگە لە پەیامنێری وەرشی تۆر بە پەیامنێری وەرشی ناسراو بووی ئەگەر کرا بیگۆڕە پێم باشە بیگۆڕێت بیکە بە سیاسیش سواز ئەردەڵان هەر لە جەژن نابیت دەچینە کەرکووک پەیامنێرمان چیانوریمان لەگەڵا چیا سڵای خوا لێ بێت و ئەم کاتت باش و جەژنی شت پیرۆز بێت ئەگەر بکرێت دۆخی کەرکووکمان
بۆ باسکەی لە ئێسادا کەرەنتینە لەو شارە چۆنە جەژنە پیرۆزە و سەردانیکردنی هاوڵاتیان پابندن بەو بڕیارەی حکوومەتەوە؟ سڵاو لە تۆ لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام مامۆستا جەژن لە ئێوە و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام پیرۆز بێ هە لە جەژن و شادی دابن. لە هەفتەی ڕابردوو شانەی باڵای قەیرانەکانی عێراق چەند بڕیارێکی تایبەت بە نەخۆشی کۆرۆنا دەرکردووە بۆ سەرجەم پارێزگاکانی عێراق جگە لە هەرێمی کوردستان. دیارە لە شاری کەرکووک بە پاڵپشت بە بڕیارەکەی شانەی باڵای قەیرانەکان شانەی قەیرانەکانی کەرکووک بڕیاری داوە لە کاتژمێر 12 شەوی ڕابردووەوە قەدەغی هاتوچۆ لە پارێزگای کەرکووک لە ناو شار و لە دەرەوەی شار لە قەزاوناحەکان چووەتە بواری جێبەجێکردنەوە لە سەرجەم دەواازەکانی شاری کەرکووک دەواازەکانی کە لە باشووری کەرکووکەوە واتە لە پارێزگاکانی خواروی عێراق ئۆتۆمبیل قەدەغەیە بێتە ناو شاری کەرکووک لە ڕێگایی سلێمانی کەرکووک لە ڕێگای هەولێر کەرکووک بە هیچ جۆرێک ڕێگە نادرێت هاوڵاتیان بە ئۆتۆمبیل و بە پیادەش بێنە ناو شاری کەرکووکەوە لە ناو شاری کەرکووکیش هەرچەندە تاکو ئێستا چەند بازگەیەکی کەم نەبێت لە ناو شاری کەرکووک دانراوە تاکو ئێستا هیچ بازگەیەک نییە بەڵام قەدەغەی هاتوچۆیە هاوڵاتیان هاتوچۆ دەکەن لە ناو کۆڵان و لە گەڕەکوبانەکان هاتوچۆیە بەڵام لە سەر ڕێگا سەرەکیەکان کەمتر هاوڵاتیان دەبینێنە هەرچەنێ تاکو ئێستا زووە ئەوە بڵێن کە ئایا هاوڵاتیان پابند دەبن یاخودنا بەڵام تاکو ئێستا ئەوەی دیارە هاوڵاتیان کەم دەردەچنە دەرەوە پابندی ڕێنمایە تەندروستیەکان و شانەی قەیرانەکانی کەرکووکن ئەمە لەلایەک لەلایەکی دیکە تاکو ئێستا شانەی قەیرانەکانی کەرکووک و شانەی باڵای قەیرانەکانی عێراقیش لەگەڵ وقافی عێراق و وەقفی سونی بڕیاریان نەداوە مزگەوتەکان بکرێنەوە ئەمڕۆ لە کاتی نوێژی جەژنەدا ژمارەیەک لە مامۆستایانی ئاینی کەرکووک بۆ خۆیان وەکو بەرپرسیارەتی خۆیان نوێژی جەژنیان ئەنجامدا ئەگەرنا وەکو بەڕێوەبەراتی وەقفی سونی وەکو شانەی قەیرانەکانی کەرکووک هیچ بڕیارێک نەبووە تا نوێژی جەژن لە مزگەوتەکان بە کۆمەڵ ئەنجام درێ بەڵام مامۆستایانی ئاینی پابند نەبوون بۆ بڕیارەی شانەی قەیرانەکانەوە بەشێکیان نوێژی جەژنیان لە مزگەوتەکان ئەنجامدا و داواشیان لە حکوومەتی خۆجیایی کەرکووک کرد کە بە هەندێک بڕیاردا بچێتەوە بە تایبەت بڕیاری داخستنی مزگەوتەکان لەبەرەوەی ئێستا قەدەغەیە هاتوچۆ جوزئێواتە بەشێکی لە کەرکووک لابراوە لەبەرەوەی پێش جەژن تا کاتژمێر 12 شەو هاوڵاتیان بۆیان هەبوو هاتوچۆ بکەن لە شەشی بەیانیەوە تاکو 12 شەو مامۆستایانی ئاوینی وەقفی سونیش پرۆژێکیان دابووە ئیدارەی کەرکووک شانەی قەیرانەکان بۆەوەی هیچ نەبێ ئەو کاتانەی کە قەدەغەی هاتوچۆ نیە لە شاری کەرکووک مزگەوتەکانیش بکرێنەوە و ئەگەر ناشکرێنەوە بۆ هەینی بکرێتەوە نوێژی هەینی بکرێت ئەگەر ناش با نوێژی جەژن لە مزگەوتەکان بکرێ بەڵام شانەی قەیرانەکانی کەرکووک لەگەڵ تەندروستی کەرکووک بەوەش ڕاستی نەبوون دیارە بڕیار لە بەغدادەوە هاتبوو بە هیچ جۆرێک بۆتان نییە لە مزگەوتەکان نوێژی جەژن بکەن دوو بڕیاردرا لە دوو ڕۆژی پێش جەژن بڕیارێکیان ئەوە بوو کە لە مزگەوتەکانەوە بە بڵنگۆ شیعارەکانی جەژن بوترێتەوە بڕیاری دووەم نابێت بدرێ بە بڵنگۆی مزگەوتەکان دەبێ هەر لە ناو مزگەوتەکان لە داخلی شیعارەکان بودرێ ئەمانە لە هەندێک گەڕەکەکان چوونە بواری جێبەجێکردنەوە نوێژی جەژن لە هەندێک مزگەوت ئەنجام نەدرا بەڵام وەکو باسم کرد بەشێک لە مامۆستایانی ئاینی گویان بۆ بڕیانەی شانەی قەیرانەکان نەدا لەبەرەوەی فشاری هاوڵاتیانیان لەسەر بوو هاوڵاتیان فشاریان کردبوو کە هیچ نەبێ با نوێژی جەژن لە مزگەوتا بکرێ بۆیە بەشێک لە مامۆستایانی ئاینی پابندی ئەو بڕیانەی شانەی قەیرانەکان نەبوون نوێژی جەژنیان لە مزگەوتەکان بە کۆمەڵ ئەنجامدا بۆ مسلمانان. زۆر باشە زۆر سپاس بۆ تۆ چیا هەر لە جەژن و خۆشیدا بن ئەگەرچی بەداخەوە ئەوەی کە دیارە لە کەرکووک هێندێک کە بە منعەتە جەول و ڕۆژانی خەرنتینەی هاتوچۆ دەچێت بە جەژن ناچێت بۆی وایی کە دوور بن لە هەر بەڵاو موسیبەتێک دیارە بینەرانی عزیز بەشێک لە هاوڵاتیانیش کە ناڕازین لە شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان و خراپی ژێوی ژیانی خەڵکی بە تایبەتی لە ڕانیەوە کە ناڕزاییان دەربڕیەوە بەم ڕۆژە جەژنە بۆیە دەمەوێت بچمە ڕانیە بۆ لای پەیامێرمان ڕێناز ئەرسەلان ڕێناز سڵاوی خوا لێبێت جەژنت پیرۆز بێ و هەر لە خۆشی و جەژن نابن ئەگەر پێمان بڵێ
جژن لە ڕانیە چییە و چۆنەوە ئەو گردبوونەوەی کە ئێستا لە تەنیشتی توێ هەیە چییە؟ بەڵێ کاکزڵ سلااو لە ئێوە جەژن لە ئێوە و لە بینەرانیش پیرۆز بێ دیارە لە ئیداری ڕاپەڕین بە شێوێشی ئاسایی جەژن بەڕێوە دەچێت لە زۆربەی مزگەوتەکان نوێژی جەژن ئەنجام درراوە هاوڵاتیان بەشێک لە هاوڵاتیان سەردانی یەکتر دەکەن وە بەشێک تریش لە ماڵەوەمانێتەوە بەهۆی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا بەڵێ جیاواز لە جەژن دیارە ئێستا ئەوەی لە پشتەوە دیارە بەشێک لە مامۆستایان ناڕازی و چالاکانی مەدەنی گربوونەتەوە دژی پێنەدانی موچە و دواکەوتنی موچە لەلایەن حکوومەتەوە و دژی بارودۆخی هەرێمی کوردستان بەڵێ بۆ زانیاری زیاتر من دەمەوێت ئێستا بەشێک لە مامۆستایان یان چالاکانی مەدەنی بدوێنم مامۆستا ئەگەر بیت فەرموو ئەمڕۆ ئێوە ئاماستان لەو گربوونەوەی چیە و بۆچی گربوونەتەوە؟ بەناوی خی گەورە مێهرەبان دیارە ئێمە وەکو بەشێک لە مامۆسایان کە نوێنەری زۆربەی چینی توێژەکانی مامۆسایان و فەرەنبەرانی هەرێمی کوردستانی لە دەڤەری ڕاپەڕین گربوونەتەوە بۆ ئەوی پەیامێک بدەین بەو دەسەڵاتە کە بەڕاستی ئێمە وەکو مامۆستایان بێدەنگ نامین لەو بێبەشکردنەی ئێمە لەو مافانەیە کە لەو زەوتکردنە مافانەی ئێمە کە زەوت کراوە و بە دڵنیاییەوە ئێمە بەردەوام دەبین لە گرتنەبەری ڕێکاری مەدەنی و شارستانی و ئەگەر یەک تۆزیش ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان یەک تۆز شەڕەفیان هەبێ یەک تۆز مەسئولیەت و ئەخلاقیەتی مەسئولیەتیان هەبێ دەبوو ئەمڕۆ کە دەبینین مامۆسایان ئەمڕۆ لە سەجادن کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنە مامۆسایان لە جیادەوەی کە جەژنە پیرۆزە لەگەڵ ماڵ و منداڵ و دایک و باوک و خزم و کەسوکارەکانیان بکەن هاتوون لەسەر شەقام ناڕزایی دەدەبرن لە بەرامبەر ئەو دەسەڵاتە ستەمکارێکی هەیە دە و دەست لە کار بچێشنەوە بەڵام بەداخەوە ئەخلاقیەتی بەرپرسیارەتی لە هەرێمی کوردستاندا زۆر لە ئاستێکی نزمدایە ئاسی ڕۆشنبیریان زۆر نزمە بۆوانەی لە هەڕەمی دەسەڵاتن بەڕاستی ئاسیان هێندە نزمە هەست بە مناعەت و مراعاتی هیچ یەکێک لە تاکانی کۆمەڵگانەکەن چ جای بە مامۆستا بگە بۆی بەڕاستیەکانی ئێوە چییە بۆچی گربوونەتەوە ئەمڕۆ مامۆستا ئێمە تەنها داواکاری ئێمە ئەوەیە ئێمە ژیانێکی ئاسایی و سادە و یاسایی خۆمان هەبێت لە هەرێمی کوردستاندا ژیانی ئاسایی پێویستی بە چی هەیە داوای هیچ مەسئولیەت و پۆست و پایە و پلیان لێ ناکەین داوای ئەوانی دەکەین ماف و ئیمتیازاتەکانی ئێمە هیچ کە دەست بەسەردا نەکرێن بۆ ماڵ و منداڵی خۆیان بەکارنێن ئەو سەرۆت و سامانەیە کە لە هەرێمی کوردستاندا هەیە کە بەشی هەر هەموو تاکانی هەرێمی کوردستان دەکات ئەم سەرۆت و سامانە بژێڕنەوە بۆ خاوەنەکەی خۆیان کە ئێمەین وەکو چینی خەڵکی هەرێمی کوردستان کە مافمان خوراوە دەست خۆش مامۆستا جان کاکزلار دیارە من دەمەوێت لێدوانی زیاتر وەرگرت بەشێک لە مامۆستای تر یان چالاکانی مەدەنی بەڵێ مامۆستا ئەگەر پێما بڵێ ئەمڕۆ ئامانج لەو گربوونەوەیەتان چییە بۆچی گربوونەتەوە؟ بەداخەوە دوای 29 ساڵ لە حکومڕانی کوردی ئێمە ئەمڕۆ خۆشیەکانی جەژنمان لێتاڵ بووە لەبەرەوەی کە موچەخۆران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە سایە حکومڕانیە برسی کراون ئێمە ئەمڕۆ بڕیارماندا وەکو چالاکوانانی سنووری ڕانیە بایکۆتی خۆشیەکانی جەژن بکەین و بین لەسەر شەقام بمێنینەوە هەرچەند بانگوازمان بۆ نەکرد بیکەین بە خۆپشاندان وەکو گربوونەوەیەک تەنها خۆمان گوتمان بایکۆتی ئەو ڕۆژە دەکەین بۆیە ئێمە ئەوڕۆ لەسەر شەقامین دەمانوێت سێ پێیان بدەین بە ڕایگشتی پێیان یەکەممان بۆ حکوومەتی کەڕ حکوومەتی دەبنگ کە پێمان وایە حکوومەتە کەڕولاڵە گوێناگرێ لە خەڵکی دڵسۆزی ئەم وڵاتە گوێناگرێ لە هاوار و ناڵەی هەژاران پەیامی دووەممان بۆ میلەتی بێدەنگە بەڕاستی بەداخەوەین کە ئەو میلەتە ئەوە بێدەنگ دانیشتۆ لە ئاستەمی لە سەڵاتداران پێمان وایە کە پێویستە ئەو میلەتە بێتە دەنگ و چیتر بە بێدەنگی پاڵنەداتەوە لە سیستەمی ستەمکاران بێدەنگ نەبێ پەیامی سێممان بۆ حیزبە بێسەنگ و سوکەکانە کە ئەوانی کە لە ڕیزی هاوڵاتیان و خەڵکی فەقیر و هەژارن نەدیارە ینی لەگەڵ دەسەڵاتن و ئێمە ینی بیان خینە یەک بازنەوە بۆ دژایەتی کردن مە پێمان وایە پێمان خۆشە لێرەوە بە حیزبە بێکەڵکەکان و ینی بڵێن ئەو حیزبانی کە بەری ئۆپۆسیۆن لەبەرەی دەسەڵاتن نازان ناویان بڵێن چی ئەو حیزبانە بەخۆیان دابستنەوە بێنە بەری شەقام بێنە بەری خەڵکی وا ینی بەرێک دروست بکەن و پێشوازی لە ڕای جەماوەر بکەن
بکەن بۆ ئەوەی بتوانین مافەکانمان بستێنین. زۆر سپاس مامۆستا. بەڵێ دەمەوێت لێدوانی شتر وەرگرم ئەو ئامادەوانی کە لێرەنە کاک جەلال. بەڵێ مامۆستا ئەگەر پێم بڵێ چی وای لە ئێوە کردووە کە بەم ڕۆژی جەژنە ئەم گوربنەوەی ئەنجام بدەن؟ سەرەتا بەخراردنی کەناڵەکەتان دەکەم ڕاستی کەناڵی پەیام لە هەموو چالاکی و گربنەوەشی ناڕازی دژی ستەمکاری لە هەموو شوێنێک ئامادەی خۆی جێگەی دەستخۆشیە. ئێمە وەکو چالاگوانانی سنووری دای ڕاپەڕی ئەمڕۆ لێرە گر بوونێتەوە دژی برسیکردنی خەڵک دژەوەی کە خەڵکی گەوڕووکانە پارەی نییە جلی جەژم بکرێ پارەی نییە نانی جەژم ئامادە بکات نانێکی وەک چۆن دڵی پێویست بێ دژی ئەو ستەمکاری کە دەسەڵات هەیەی وە گوێ بە هیچ شتێک نادا ئەو ڕۆکانە خەڵک تەنها بە ڕووکەش ڕووخۆشە ئەگەرنا لە ناخەوە هەمووی دڵبەخەم و وێرانە ئێمە ئەو ڕووکەشەمان ناوێت ئێمە ڕووی ڕاستەقینەی خەمناچی خۆمان و ئەو میلەتە دەردەخین و دژ بۆ دەسەڵاتی کە گوێ بە هیچ شتێک نادا تەنانەت ئێستا ئێمە چالاگوانی ئێمە مامۆستا بەدەلبەروایی کە لە شاری دۆکە تا ئێستا دەستگیر کراوە لەسەر تەنها شتێک کەەوە داوای مافی خۆی کردووە لە ڕۆژێکی ئاوادا کە ئازاد بکرێت و خۆشەکانی خۆی دەبڕێت تەنها لەسەرەوەی داوای مافی خۆی کردوە بڕۆ بێبەشان کرد لە جەژن و لە ئامادەبوونی لە ماڵ و منداڵ خۆیدا ئێمە ڕووی ڕاستەقینەی خۆمان دەرەخین کە بەڵێ ئێمە دڵبەخەمین هیچ دڵخۆشینە ئەو ڕووکەش هەموو چالاکێکی کۆمەڵایەتی و خۆشێکی ڕووکەشمان ئەوڕۆ ئێمە بایکۆت کردووە. بەڵێ زۆر سواز ماوەستا. بەڵێ کاک جەلال ئەوەی بینیتان داواکاری بەشێک لە چالاکانی مەدەنی و مامۆستایانی ناڕازی بوو بەشێک لە مامۆستایان و چالاکانی مەدەنی ڕای دەگەێنن کە بەردۆخی موچەخۆران دەرگای مزگەوتەکان بۆ نوێژی جەژن کرابوونەوە یا خود مامۆستایانی یاینی لە مزگەوتەکانە نوێژی جەژنیان ئەنجام داوە؟ بەڵێ بەڵێ کاک جەلال دیارە لە سنووری داری ڕاپەڕین بە شێوەیەکی ئاسایی لە زۆربەی مزگەوتەکان نوێژی جەژن ئەنجام درا شتێکی ئاسایی بوو و هەم قەدەغەی هاتوشۆش بە شێوەیەکی ئاسایی لە ناو شار ئاسایی بوو بەڵام بۆ دەرەوەی شار هەتا عەدێک سنووردار بوو. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ پامنێرمان ڕێناس لە ڕانیەوە لەگەڵما بووی سپاس بۆ گواستنەوەی زانیارەکان و هەر لە جەژن و خۆشیدا بن. دەچینە هەڵەبجە پامنێرمان سامان فەتاحمان لەگەڵدا دەبێت سامان ئەسڵای خوال لەبێت و جەژنیشت پیرۆز بێت. هاوڵاتیانی هەڵەبجە تا چەند بە گوێی ڕێنمایەکانی حکوومەتیان کردووە جەژنە پیرۆزە و سەردانیکردنیان پێوە دیارە کە سەردانی یەکترەکەن یاخودنا و نوێژی جەژنیش لە هەڵەبجە ئەنجام درا یاخود نەخێر. بەڵێ ماوەستا سالار سڵاوتان لەبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت جەژنی ئەوەش پیرۆز بێ جەژنی لە تەواوی جەژنی ڕەمەزانی پیرۆز لە تەواوی موسڵمانان پیرۆز بێ لە تەواوی کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام بە تایبەت ژووری ئەواڵ و بە تایبەتر برانی کۆنتترۆلکە هەمیشە زیاتر ماندوو دەبن جەژنیان پیرۆز بێ هیواداری نەمیشە لە جەژن و لە خۆشییا بندیارە هاوشەوەی شار و شارچەکانی تری هەرێمی کوردستان لە سنووری پارێزگای هەڵەبجەش نوێژی جەژن لە مزگەوتەکان ئەنجام دراوە مسلمانان بە گەرموگوڕیەوە بەشداریان لە نوێژی جەژندا کردووە لە مزگەوتەکان دەنگی ئەڵڵاهو ئەکبەر بەرز بوویەوە و بە شێوەیەکی گشتی مسلمانان دڵخۆشن و ئێستا من لە یەکێک لە شەقامە سەرەکیەکانی هەڵەبجەم بە گەرموگوڕی سەردانی یەکترەیە چەندە جیاواز لە جەژنەکانی پێشووتر بە تایبەت جەژنی پێشووتر بۆی بارودۆخی تەندروستیەوە کەمێک سارد و سڕیەوە خۆپارێزیە بەڵامەر هاوڵاتیان سەردانی یەکترەکەن جەژنە پیرۆزە لە یەکتریەکەن من ئێستا ماوەسار سەلام لە ماوەسار سەلام جەژنت پیرۆز بێ. سپاس جەژنی ئەوەش پیرۆز بێ. ئەم جەژنە چۆن بەڕێوە چێ ماوەسار سەلام. سپاس بۆخوا سەرەتا لە ناخی دڵمەوە پیرۆزبایەکی گەرمان ڕاستی سەرجەم مسلمانانی جیهان بگشتی کوردستان بە تایبەتی یەکەم سپاس بۆخوا دوای ئەو بارودۆخە تەندروستەی کە هەرێمی کوردستان پێیا گوزەر کرد ئەمڕۆ توانرا نوێژی جەژن ئەنجام بدرێەوە تا ڕادەیەکی باش پەیوەندی کۆمەڵایەتیەکان هەرچەند لە ئاستی زۆر پێویستانیە بۆ حکومەی کە خەڵک ڕێکارە تەندروستەکان لە بەرچاوەگرێ بە سپاس بۆخوا ئەندازەیەکی باش بۆ مناڵان بە تایبەتی بینین دڵخۆشین هەموو لای دڵخۆشین دوای مانگێک بە ڕۆژوو بوون ئەمڕۆ ئاهەنگی سەرکەوتنی گێڕین. دیارە قەدەغای هاتوچۆ کە ڕاگەیەنراوە ماوەسە سالار لە سەرتاسەر هەرێمی کوردستان و قەدەغای هاتوچۆ ڕێگە پێدراونیە بەڵام هاوڵاتیان بەشێکی زۆریان بۆمبەستی گردن ئازادی بۆمبەستی پیرۆزبایی لە یەکتر کردن سەردانی ماڵەکانەکەن سەردانی یەکترەکەن
و خۆشەویستی و تەبایی بۆ یەکتر دووپاتەکەنەوە ئەوەشی کە زیاتر سەرنجی منی ڕاکێشا لەسەر ئەم شەقامە بە تایبەتی ڕێژەیەکی زۆر مناڵ یعنی دڵخۆشن و شادی دەگەڕن و وەک دەبینن لێستا ئاوەرە جەژن پیرۆز بێ خۆش جەژن خۆشە ئەداوەڵا ئێوە جەژان چیەکەن زیاتر وەڵا شەی دەماچێ مودووەکەی تەقێنن ئەداوەڵا بەس بەری چاوی ناکەین ئەگاتان لێبێ باشە دەژنتان پیرۆز بێ دیارە مناڵان زیاتر لە هەموو چین و توێژەکانی تر زیاتر دڵخۆشن لێرەش قەدەغەی هاتوچۆ جێبەجێ ئەکرێ بەڵام بە شێوەیەک لە شێوەکان هاوڵاتیان هەر سەردانی یەکترەکەن جەژنە پیرۆزە لە یەکترەکەن گەرم و گوڕێکی زۆر بە جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە دەبینرێت. زۆر باشە زۆر سپاس بۆ تۆ سامان فەتاح لە هەڵەبجەوە هەر لە جەژن و خۆشیان ڕاستەوخۆ دەچینە هەولێر بۆ لای پەیامێرمان ئیمران ئەمیر ئەمران سڵاوی خوا لێبێت. ئەمران دەرفەتی کەم ماوەتەوە بۆ جەنابەت دەگەر پێم بڵێ لە هەولێر جەژن چۆن دەگوزارێت و هەروەها ئایا ئەمڕۆ لە مزگەوتەکانە نوێژی جەژن ئەنجام درراوە یاخود نا چونکە ئەوەی کە لە سلێمانی و لە ڕاپەڕین و لە هەڵەبجە بینرا زۆر بەڕوونی دیارە زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستان مسلمانن و دڵنیام زۆرینەشی ئەمڕۆ لە نوێژی جەژنا بەشداریان کردووە بۆیە ئەوە دەرخەری ئەوەیە کە زۆرینەی متمانی بە بڕیارەکانی حکوومەت هەرێمی کوردستان متمانی بۆ بڕیاری وەزارەتی ناوخۆ و تەندروستی و ئەوقاف و کاروباری ئاینی نەبووە. جەژن لە هەولێر چۆن دەگوزارێت؟ بەڵێ کاک جەلال سڵاو لە تۆ و لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان یەخوە جەژنتان پیرۆز بێت تەقەبەڵ الله منا ومنکم خوای گەورە عیبادەتی مانجی ڕەمەزان لە هەموو لایەک قبول بفەرمێ. بێگومان ئەم ڕۆژ لە شاری هەولێر جەژنی پیرۆزی ڕەمەزان واتە نوێژی جەژنی پیرۆزی ڕەمەزان بەڕێوە چووە مزگەوتەکان بەشێکی زۆریان بەسەر هاوڵاتیان کراوە بووم بەڵام هەروەکو ئەوەی کە جیاواز لە شارەکانی تر ئەمڕۆ لە هەولێر قەدەغەی هاتوچۆ بە شێوەیەکی تەواو جێبەجێ دەکرێت و لە ناو کوچە و کۆڵانەکانیش لە بەشێکیان بە تەواوەتی چۆڵی بە ناو هاوڵاتیان دەبینێت تەنانەت ئاگەڕەکە شعبیەکانیش چۆڵی پێوە دەبینێت کەمە جێگایەکی سەیر و تێڕامانیانی لە ساڵانی ڕابردوو گەڕەکە شعبیەکان بەڕاستی خەڵکێکی یەکجار زۆر دەهات بۆ جەژنانە و لەسەر تەواوی شەقامەکانی 6 مەتری و 100 مەتری و 120 بە تەواوەتی بازگەداندرا و هەولێر کۆنتڕۆڵ کراوە بە هێزەمنیەکان. کاک جەلال ئەگەر تۆزێ دەرفەتم دەر من میوانێکی خۆشەویستم لایە مامۆستا فەتحی زراری لێرە لە حوجرەکەی پێشوازی لە میوانان دەکا و پێشوازی لە مسلمانان دەکا من دەچمە لای مامۆستا فەتحی ئینشەڵا تۆزێ دەرفەتمان بۆ بڕخسن. سەلام عەلەیکم مامۆستا جەژنتان پیرۆز بێ لە جەژن و خۆشی دابن. مامۆستا ئەمڕۆ جەژنتان چۆن بەڕێ کرد؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه وموالاه صلاة بخيراتنا دكم جژنە پیرۆزی لە هەموو مسلمانە دنیا دەکەم بە تایبەت مسلمانانی کوردستان إن شاء الله الحمد لله وەکو ساڵان نەبوو بەڵام الحەمدلله ئەو وەزعەش باش بوو لە خوای بەزیاد هاوڵاتیان چۆن ڕوویان کرد بۆ مزگەوتەکان لە پایەوە کە گوتوبیان مزگەوتەکان دادەخرێت تویتر بڕیاری حکوومەتەوە ئێمە الحەمدلله لە دوونیەوە مامۆستا مەلا خەدر کە پێکەوە لە ئیمامەتی ئەوی شەروە ئاگادارمەکردنەوە کە ئەمە الحەمدا نوێژەکەی دەکەن خۆت بەکەش دەکەن الحەمدلله خەڵکیش هاتە بوو. دەست بخۆش با من تۆزێ دەڵێن کاتێکەمە با جەژنانەیەک لەگەڵ مامۆستا سەلام عەلەیکم جەژنە پیرۆز بێ مامۆستا بە کورتی پێم بڵێ پەیامی تۆ چیە لە جەژنە مسلمانان پێویستە چی بکەن؟ بسم الله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. والله پەیامی خۆم کورد دەکەمەوە لە قسەیەکی ئەنەسی کوڕی مالیک خوا لێ ڕازیبی دەقەکەی بە کوردی دەخوێنمەوە دەفەرمی جێژنی ئیمانداری 5 ڕۆژە. ئەو ڕۆژێک کە ئینسان هیچ گوناهێک تۆمار ناکە جێژنی مسلمانە. ئەو ڕۆژەی بە ئیمانەوە دەستە ناو قەبری بۆ مسلمانەی جێژنە. ئەو ڕۆژەی بەسەر پردی سیرادا دەپەڕێتەوە جێژنە. ئەو ڕۆژەی دەچیتە بەهەشتە جێژنە. ئەو ڕۆژەی بە خزمەت خوای پەروەردیگار دەگا و خوای گەورە دەبینی جێژنە بۆیە هەر کاتێک ئینسان ئیماندار بوو مسلمان بوو تاعات و عیبادەتی خوای پەروەردیگاری کرد هەموو ڕۆژەکانی بۆ جێژنە پیرۆزە لەسەرتان سەری مسلمانانی جیهان دەکەم و مسلمانانی هەرێمی کوردستانیش بە تایبەتی کە جێژنێکی خۆشە الحەمدولله مادەم خەرک الحەمدولله شەڕ و ئاژاوە نیە تا حەدێکی باشە لە خوای بەزیار بێت الحەمدولله سەلامەت بیا ڕب. کاک جەلال سەبارەت بۆ پرسیارەی ئاخۆ مزگەوتەکان لە شاری هەولێر ئەمڕۆ چۆن بوو دیارە لە نێو سنتەری شاری هەولێر بەشێکی زۆری مزگەوتەکان کراوە بەڵام بەداخەوە کۆمەڵە مزگەوتیش بەداخراوی مابوونەوە هەرچەندە هیچ بڕیارێکی فەرمی لەلایەن وەزارەتی ئەوقافەوە نەدرابوو نە بۆ کردنەوەی نە بۆ داخرانی وەزارەتی ئەوقاف بەداخەوە ئەمە دوو جارە هەم لە نوێژی تەراویحیش بە هەمان شێوە بێدەنگی هەڵدەبژێرێ لە ئاست مامۆستایان و مزگەوتان و موسڵمانان
بەڵام بەشێک لە مامۆسایان لە سەرستۆی خۆیان و هاوکات لەبەرەوەی هیبەی شێوەیەک پێیان ڕانەگەاندراوە بە فەرمی کە مزگەوتەکان داخرێ مزگەوتەکانیان کراوە بەڵام بەشێک لە مزگەوتەکانیش بە داخراوی بە جێماون جیاواز لەو قسانەی کاگەردەلان ئەمڕۆ لە شاری هەولێر هەر مزگەوتێک کرابوویەوە هاوڵاتێکی زۆر بەشداری لە نوێژی جەژن کرد و مسلمانان زۆر بە گەرم و گوڕیەوە پێشوازیان لە جەژنی ڕەمەزان کرد بەڵام لە هەولێر بە تەواوەتی قەدەغەی هاتووشۆ جێبەجێ دەکرێت و زۆربەی شەقامەکان بازگەی لێدانراوە لە هەولێریش زۆر پابند بوون نەبووە. سواس بۆ تۆ پامنێرمان عیمران ئەمیر بە هیوایی لە ساغی و تەندروستێکی باش بۆ هەموو لایەک و هەر لە جەژن ناوێت عیمران دەچینە دۆک پامنێرمان ئەمجەدمان لەگەڵدا ئەمجەد سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش هەر لە جەژن و خۆشیدا بن دەمەوێت تەواوی زانیارەکانی دۆکمان بۆ بگوازیتەوە هەم لەبارەی خەڵکی ئایا چوونەتە مزگەوتەکان ماوەستا سالارم بەیانێ لە دۆک ڕێگری لە نوێژی جەژن کراوە بە تەواوەتی لە هەندێک شوێن بابزانانی ئەمجەد چیمان پێ دەڵێ فەرموو ئەمجەد دیارە جەلال سەڵتی ئێمە جارە نەگەیشتۆتە دۆک جارە بە بازگەکانی کەرەنتینەیەڕەوە زۆر باشەوە دەچین لای تۆری یەکەم و میوانەکەمان چاو کاتێک کە دهۆکمان بۆ ئامادە دەبێت لێرە دەچینە سەر بابەتەوەی کە چۆن جەژن پیرۆز بکەین و ئادابەکانی ئەم ڕۆی جەژن دەبێت چی بە کە زۆر گرنگە بۆ قسەکردن لەسەرم بابەتە میوەنداری زۆر بەڕێز مامۆستا قادر دەرەشیشیمان کردەوە بانخواز مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە جەژنت پیرۆز بێ و تەعاتت خوب بێ ئینشاءالله بەخێراتی قادر بەخێر بێن هەر لە جەژن و خۆشیدا بن. بسم الله الرحمن الرحیم پێشەکی جەژنە پیرۆزاکەم لە هەموو موسڵمانانی جیهان هەموو ئەو دایکە جەرگس و تاوانەی کە مناڵەکانیان لە ڕێی ئازادیە لە ڕێی دینداریە ئێستا لە کونجی سجن و زیندانەکانان لە هەموو دنیا هەر لە سینەوە بیگرە هەتاوەکو بۆرما هەتاوەکو میسر هەتاوەکو فەلەستین ئەوانەی کە لە مزگەوت لە زیندانەکانیان ناپیرۆزبایی لە یەکتێکەکەن و جەژنەکان پیرۆزباییان لێکەم و پیرۆزبایی لە جەماعەت و ئەوانەی لێرە دانیشتون و لە کاناڵی پەیام و لە هەموو تاکتاکی برایان و دۆستان و ئەحبابمان لە هەر شوێنێکن پێش ئەوەی باسی ئادا بکەم من حەزەکەم بزانم جەژن بڵێم جەژن نەتیجەی چییە هەڵقوڵاوی چییە کاتی کە باسی دروستکردنی کەون ئەکرێت لە ملیارەها ساڵەوە دەستی کردو بە دروستبوون باشە ئەمانە هەموو مجموعەیە هۆکارن نەک نەتیجە نەک هەدەف هەموو هۆکارن بۆ یەک نەتیجە کە بوونەوەرێک دروست بێ بە ناوی ئینسان کە تەسفێ بکرێ و هەڵبژێرێت شخصیات و گەورەکانیان بە وەفد ببرن بۆ لای ڕەب العالەمین ئیتر تا هەتا خواری ئەکات ئەوان لە خزمەتی خوا بن دەی ئەمە مجموعەیە زەمینی بۆ دروست کراوە و تەرتیبات کراوە عیبادەت بۆ ئینسانەکان دانراوە مجموعەیە ئیبتیلا و ئیمتیحان و تاقیکردنەوە دانراوە کە چۆن مرۆڤەکان لە نامرۆڤەکان جا بکرێنەوە نامرۆڤەکان بۆ جەهەنەم مرۆڤەکانیش بۆ بەهەشت بە مرۆڤ بوون هەنێک زەحمەت و ناڕەحەتی و تەلاش و کۆشی پێویستە بۆیە ئەم ئینسانە لە کاتێکە ئەم کاروانە دوور و درێژەی هەیە 1000 ساڵ کۆشش بکات هەر بەرەو بەرزی بڕوە جارجار قاچی هەڵە خلیسکێت بۆیە لە درێژای ئەم کاروانە تووشی تەپ و تۆز و قوڕا و چڵپا و ئامانەیەت لە بینەکانیانە خوای گەورە وێزگەیەکی داناوە کە ئۆفەرێکی تایە لەوێ مسلمانان لەوێ خۆیان جارێتر ئەبدەیتەکەنەوە خۆیان پاک ئەکەنەوە كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لبريكو لعلكم تتقون بو أوي ليا خو جارێکتر پاک بکەیتەوە و پاک و تەمیز بکەیت ئامادە ببیت بۆ چون بۆ لای ئەڵڵاه پەروەردگار وعدیاوە لەسەر زمانی پێغەمبەرمان عەلەیهی سەلات وسەلام ئەم مانگە
مانگی خۆپاڵفتەکردن و خۆپاکردنەوەی لە ڕابردوو خۆ ئامادەکردنە بۆ بەردەوامی کاروانەکە بۆیە 30 ڕۆژ ڕۆژوو دانراوە لەو ڕۆژە گوناهەکان زۆر گەورن ئەگەر بکرێت و چاکەکان زۆر گەورن ئەگەر بکرێت ئەمانە هەموو بۆ ئەوەی ئەم ئینسانە ڕابێ لەسەر بەردەوامی گوناه و لەسەر تەرکی گوناه بە بەردەوامی باشە کاتی ئەمەی تەواو کرد ئیتر سەرکەوتنێکی زۆر عەزیمی بەدەستهێناوە ئەو سەرکەوتنە عەزیمە نابێ بگۆڕێتەوە بەوەی من ئیمشەو باوکم مردووە بەوەی مناڵەکان هەموو تیا چوون بەوەی ماڵەکەم سوتاوە بەوەی نازانم کۆرۆنا هاتوو خەریکە چیمان لێ ئەکات بەوەی گرانی هەیە بەوەی مەعاش نییە بەوەی قەرار ئیمساڵ باران نەبارێ بە هەر حاڵ هەرچی نابێ ئەم عەزەمەتە ئەم گەورەیە ئەم بەدەستهێنانە بگۆڕێتەوە بە هیچ شتێک ئەمجا یەکێک لە ئادەبەکانی مادام من ئەم سەرکەوتنم بەدەستهێنا ئیتر ئەو کەسەی ئەزێت و ئازارێکی بۆ من بووە ئەو کەسەی ناڕەحەتێکی بۆ من بووە ئەو کەسی حەقێکی منی خواردووە لە بەرامبەر ئەم ئینجازە گەورە لە بەرامبەر ئەم دەستکەوتە گەورە هەر هەمووی گردنی ئازابێت ئەوجا باوەشکەم بە ملی هەموو دۆست و ئەحبابەکانمە هەروەکو چۆن هەرچەنە بەوەی هێشتای تعبیرێکی زەعیفە کەسێ 15-20 ساڵ لە سجن نابێت و تازە سجنی تەواو کردو بێتەوە چۆن باوەشەکە بە هەموو کەس و کارەکانیە و ئەزانێ شتێکی گەورەی دەستکەوتووە کە لە سجن نەجاتی بووە بەڵام ئێستا بزانێ شتێکی گەورەی دەستکەوتووە کە لە ڕابردوو تا ئیمڕۆی ناچێتە جەهەنەم ڕابردووی هەموو عەفو کرا دەکەواتە باوەش کاتەوە بۆ هەموو دۆست و ئەحبابانی کە من ڕزگارم بوو لە جەهەنەم مستەحەقبوونی جەهەنەمم لەمە و پێش بۆ لەمە و دوایش چاوەڕێی تەوفیقی خوای زۆر سپاس مۆسا قادر ببوورە پامنێرمان ئەمجل لە دووەک دەڵەن دەمێکە لەسەر دوای دۆکیش پرسیارێکی زۆر جددی هەیە لە مامۆستای بیکەین لەوەی کە ئەم قەدەغی هاتوچۆیە هەیە و دەبێت هاوڵاتیان لەم کاتەیە ڕێکارەکانیان چۆن بێت پابند بن پابند نەبن ئەوانەی کە ناچارن پابند من دەبێت چۆن جەژنەکەیان پیرۆز بکرێت یەکێک لە جوانەکانی جێژن سەردانیکردنە گردن ئازادی یەکترە بەڵام لەم کەرەنتینەیە ئەمە چۆن پەیڕەو بکرێت بێگومان پرسیارمانەبێ ماوەسە قادر ببوورە دەچینە لای ئەمجد سڵای خوا لەبێت و ئەم کاتت باش هەر لە جەژن و خۆشی دابیت وەکو هاوکارم جەلال وتی کە بەشێک بە پێی زانیاریەکان کە لە هەندێک مزگەوت ڕێگری کراوە کە نوێژی جەژن بکرێت تا چەند ئەم زانیاریە دروستە و پێشمان بڵێیت هاوڵاتیان تا چەند پابندن ئایا سەردانی یەکترەکەن بۆ جەژنە پیرۆزە بله سلاوت خود الهوا و همه بینرت کانال آسمانی پیام بن جشن رمضان پیروز الهوا پیروز بیتن و همه بسرمان جهان خود روزی نوشت مهمیا قبیل کتن بجن دهو که تانو کجی یعنی الپرانیا گرا که دهو که جشن و کو بجن رو رسم جشن نه ندیتن و شویدی بجن درنگن شبا در بازبوی بجن همین مالا همین ما مستعد آینی همین مزگفت ها بنا آگه دار کردن کو نوجا جشن نایت کردن مخابنی و انی ابروکل پرانیا مزگفت اندهو که نوجا جشن نایت کردن یعنی هندک مزگفتت کم نبید کو بجن گهداریا و بریاره نکر یا وارن ما نکر و نوجا جشن نکر بس وکو دیتر یعنی است ایکش مزگفت آبان بجن خلق مزگفته کو بجن ما مستوی مزگفته حاضر نبو خلق مزگفته او بسلمانت حاضر بوین وان تنه یعنی اشلای خوب دست بکر و قرآن خواندو تکبیرات لپشت اینگه هزت آسایش هاتن و گوتینا بیت نوجا جشن بهتا کرن یعنی اوه ایک شوانمونت ما یعنی اسکو اس مزگفته حاضر بویم المزگفته دیترجی یعنی وکی ما گوتی پتریا مزگفته نه هاتا کرن للهندك مزگفتا ماموستاش لای خوبه یعنی وکو بجین دست پیشخاریه که بجین نوجا جشن کرو رو رسم گران لوکو دیتر یعنی همین ماموستایت آینیت همین مزگفتا هات مناگه دار کرن کنا چه بیت نوجا جشن و رسم جشن المزگفتان بهنه پریوه برن
هندك جهانجي يعني السر جاده يال بجند قرابانا دال بردرگه مزگفتا خلقه کی قستویره کربو نوجا ججنه کر وكو دي ترجي ريو رسمي ججنه تانو كي يعني بجين جالك سستي بريفاتشن جالك بخاوي بريفاتشن بتني هندك جراك نابن هندك تاخ نابن اف بجين تاخد ملي وكو بجين وكو باروشكي وهندك جهنديتي وصا بجين ريو رسمي ججنه تهنا ديتن زارو كدجارين خلقك يعني تشتا بجين ججنه تكودو بجناو كاسات نزیکی کدو یعنی جیرانت کدو خلق ججنای کدو پیروست کرد و گردنای کدو آزاد کرد لیپ گشتیل پارزگاه دو که یان بجین باجر دو که ریو رسم ججن گلک پاویت ندیتن یان هندک جا هر ناه ندیتن جی یعنی قدقه هاتنو چون جی صد دو که هاتیه يعني قدغيات نوچونن که بجين تهتا پیراو کرن مفرزات پولیس واسایش ناف همو جاده آن دهنه و هر کسی که يعني هات نوچونه بکد يعني پرسیار جهتا کرن کانه بو چه هات نوچونت کرد اگر بجين حالتا که گرنگ نبید رینایت ادان که هات نوچون بیتا کرن بەزەبری هێز وایان کردووە کە قەدەغەیات و چۆ بکرێ خۆ جژن بەو شێوازە بەڕێوە بچی هاوڵاتیان لەسەر قەدەغەیات و چۆ لەسەر ڕێگریکردن لە بەڕێوەچوونی نوێژی جژن چی ئەڵێن ئەوەندەی کە لە ناویانای گوێبیستیانەی خەڵک ناڕازیە بە مۆزا؟ بله راستی يعني خلق پیشتر يعني انا راضي بوش كو بجين قدغيات نو چونت هر سه روز جشن دابتنه بيتا پیراو کرن يعني بوشي بري جشن و پشتی جشن يعني هاتو چو هبي تبتنه روز جشن نبيتن يعني هذا بسيارة خلق کی بو شویدی ترجي يعني خلق بجیم تایبت خدانت مارکت او خدانت بجين اوید کاسبکار و فروشیار يعني جالك دلتانگ بونش بركو بجن خلقه کی تشت هبو يعني تشت دكانت خوب هبو وكو كاسكاتي وكو خضروات وكو فقي وكو جالت تشت ديتر يعني خلقه کی بجن دي ضررمند بيتش في قدغيه او تشتي وانا هي او وانا كري نهتا فروتن اوه کی یادی ترجی بجین افروکجی يعني خلقه کی وقت دم قصد مزگفتات کر و نوش کنهات یک کرن و ریو رسم پریوانه چون خلقه گلک دلتانگ بو يعني هندک حالت هبون کو بجن کسن بسالات شوی يعني کسن دان عمر اتکره گیری يعني کو چجاره وصانه دیت یک کو جشن بی ریو رسمت مزگفتا بهنه کرن اجبر هند يعني خلقه گلک دلتانگ بو اجبر کو اف بریارها درنگ شف دا یهاتیه داری خستن یعنی پشتی 12 شب چنکی اف بریاره شنی که هات دان شنی که ما مستعد ناگهدار کردن کونا بیت نوجا جشن بهتا کردن زۆر باشە زۆر سپاس بۆ پەیامبەرمان ئەمجد لە دوهۆکەوە هەر لە جەژن و خۆشییا بن ئینشاءڵڵا دیارە ئەوەش دەرخەری موسڵمانیەتی خەڵکی دوهۆک دەردەخات کە بەداخەوە بە زەبری هێز و دەرخەری ئەوەیە کە خەڵک متمانەی بە بڕیارەکانی حکوومەت نییە بۆیە پێویستە حکوومەت یاریمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان زۆر بەڕوونی مەسجی ئەمڕۆی هاوڵاتیان وەرگرن لەوەی کە تا چەندە دیارەوەی کە زۆرینەی بەشداری نوێژەکانی جەژنی کردووە زۆرینەی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان و ئەوە دەرخەری ئەوەیە زۆرینە متمانەی بە حکوومەت یاریمی کوردستان نییە بەداخەوە دیارە جەلال تێگەشتنیش بۆ شێوەزاری ئەمجد باش بووە نەباشە تاو تێگەشتی وتم تاقی میلی لەوەی تێنەگەشت تێگەشتی تاقی میلی ینی چی؟ نەلەوەیان تێنەگەشتم مەفهومی شتەکە بەگشتی ینی گەڕەکی شعبی زانیتم من باشترم هم لە شێوەزاری ئەمجد تێگەم خۆشت فێری هەورامەکە بکەیت ئینشاءڵڵا مۆسا بابێنەوە سەر ئەو باسی کە پێشتر کردم بینیمان کە لەگەڵمان نابوو لە ڕووماڵی پەیامبەرەکانمان لەوەی کە بارودۆخ لە هەرێمی کوردستاندا چۆن هەنێکی پابەندین بەڵام هەنێکی بە زەبری هێزەر پابەندن کۆرۆنا هەیە بەڵام ڕەنگە مەترسیەکەی بەو شێوازە نەبێ بەڵام ئێستا دوجار خەڵک ناچار دەکەن دەبێت قەدەغەیات و چۆ بێت لەم کاتانەیە هاوڵاتیان دەبێت چۆن ئادابی جەژن بپارێزن و چۆن جەژنە پیرۆزە لە یەکتر بکەن وڵا پێشەوەی باسی ئادابەکە بکەم من ئەمەوێ وەکوتە پەیامێک بگەێنم ئەلەم بەڕاستی بەعزێ پەیام ئەیدەم بە میلەتە پەیامێکی زۆر گاڵتەجارڕە تۆ سەیرکە
وەکو ئەو پەیاملێر باسی کرد بازار هەموو قەڵەباڵغا پێش جەژن و دوای جەژن بۆچی تەنها لە جەژنە یەک دووهەم لەم ڕەمەزانە لە جادەکانە تەراوی حەکرا لە مزگەوتە تەراوی حەکە بەڵام با مامۆسای ڕسمی مزگەوتەکە خۆی تەراوی حنەکە ئەگەر تۆ منعی ڤایرۆس ئەەکەی چ ڕەبتی هەیە کێ تەراویح بکات مادەم تەراوی حەکا کرێت ئێمە لە پاڵێکە دانیشتوین کاتی سەلامە دێنەوە هەناسمان لە ڕۆبە سەریەکە ئەمە قبول ئەەکەیت بەڵام قبول ناکەی مەسەر نوێژی جومعەکە لەوێ بکرێت باشە ئێستا لە جەژنا ئێمە هەموو دانیشتوین لە مزگەوتە هەموو کۆبوونەتەوە ئەوانی کە کۆبوونەتەوە لە پاڵیەکە وەستاوین بۆچی دوایە بۆ ماڵی ئەو پیاوەی کە هاتوو بۆ مزگەوت نەچم لە بەر دەرگاکە مەرحەبایەک لە خەزانەکەی بکەم من قوڵەکە وەربگرم بەڕاستی من تا ئێستا لەم لەغوزە حاڵی نابم میلەتێکی مسلمان لە مناڵانی خودی میلەتەکە ئەبێتە حاکممان کەچی هەموو ئاوات و ئەهدافیان دژایەتیکردنی دینداری و ئەخلاق و دەروونپاکی و دڵپاکی و دەستپاکی من تا ئێستا بەڕاستی ئەم مەتەڵەم پێ حەل ناکرێت خۆیەکە ئەمە خۆپارێزی بێت جەلال ینی باشە بۆ لە سێ ڕۆژە ینی خۆم ڤایرۆسە کات و زەمانێکی دیاریکراوی نییە تەنها لەم سێ ڕۆژەیە دابەزێ و لەم سێ ڕۆژەیە هەڵگیرێتەوە ئەمجا بەڕاستی من ئێستا بابەتێکی تر ئەمەوێ بڵێم ڕاستە کۆرۆنا لە عالەما هەیە بەڕاستی زۆرێک لە وڵاتانی شەلوقەم کردووە بەڵام بە قەناعەتی من نەبوونی کۆرۆنا لە وڵاتی ئێمە نە لەبەر ئەو هێنەبوو ئەو قەرەنتینەیە بوو نە لەبەر ئەو منعی هاتوو چۆی کۆمەڵایەتیە بوو من ئازانم ئەو خەڵکە دیندارانە خەریکی زکر و تەسبیحات بوو دەوڵەمەنەکان بەدەم فەقیرەکانەوە بوون خوای گەورە ئەو خەڵکەی پاراست و ئیلا ئێمە چیمان بوو لێرە کوا خەستەخانەمان کوا ئیمکاناتی پزیشکی و ئەم جۆرەشتانەمان ئەسڵەن کوا پاک و تەمیزیەکانمان هەر هیچێکمان نەبووە خوای گەورە خۆی لەم سەرزەویە ئەوە ئێران لە سەرمانەوە ئەوە تورکیا لەولاوە لە هەموو دەوروبەرمان بە کۆرۆنا دەوردراوە ئێمە لێرە هیچ کاتێک کۆرۆنەمان نەگرت و قەرەنتینەکەیش کەس بەگوێی نەکرد ڕاستە سیارە ناڕۆشت بەڵام بەخوا من خۆم دانانیشتم لە ماڵە برادران و دۆستانی خۆم هەموو شەوێ بۆ لای یەکتری ڕۆشتون و هاتوونەتەوە تا ئێستا تووشیش نەبووین کەسیشمان توش نەکردو کەسیش تووشی نەکردوم کەواتە ئیسپات بوو بەڕاستی قەرەنتینە نەبوو ئێمەی تووشی کۆرۆنا نەکرد خوای ڕەب العالەمین ئێمەی پاراست لەبەر خاتری ئەو خصوصیاتەی کە میلەتی کوردی کوردستانی عێراق هەیەتی وئیلا شتێکی تر نەبوو ئێمەی پاراست ئەژوترێت نازانم تا چەنەمەد وەکو تەنزە ئەوترێت خوای گەورە و نە ئەرحەمە ڕاحیمینە لێ کاتە دوو بەڵا نانێرێ یعنی ئەم بەڵایەکی قورسرمان لەسەرە ڕاستە ئێستا ئەوە وەزعەکەی واقع ئەمجا من قەناعەتم وایە ئەمە بژارکردنێکی ئیلاهیە جا ئەوان لە خۆیان بترسن مەزرعەی خوا بژار گرتوێتی خوای گەورە سەرزەمین بژارەکات ئەمجا مسومة عند ربك للمسرفين ئەمانە هەموو هەر میکرۆبێک ئەندازە قەرەوڵی گیراوە بۆ ئەو کەسی کە خوای ڕەب العالەمین بڕیاری لەسەری داوە زۆر باشە ماوەستا ئێستا ئەو دەبینین وەزاکە بەو شێوازەیە چی بکەین لە ماڵەوە دانیشین و چاوەڕێ بین بە تەلەفۆن تەنها جەژنە پیرۆزە بکەین یاخۆت پابند نەبین یاخۆت ئەوانەی کە ناچارن دەبێ پابند بن چی بکەن و حاڵیان دەبێت چۆن وەڵا ئێمە نەشیش بسووتێنە کەباب نەیکەینە گاڵە و بە هەمولایەکە بڕۆین چونکە بە هەر حاڵ کۆرۆنا لە ئەسڵا لە عالەمە بوونی هەیە بەڵام ئێمە دوو ڕێگەمان هەیە کۆڵانەکەی خۆمان کەس ڕێلی نەگرتوین هەروکو جاران دوو کۆڵان سێ کۆڵان ئەم دوودی و مەرحەبای یەکتری بکەین وەکو جاران دووهەم بە تەلەفۆنەکانمان ئەتوانین لەم پەڕی کوردستان تا ئەو پەڕی کوردستان هەتا وڵاتانی دەرەوەیش ئێمە پەیوەندیان پێوە بکەین و بە ئیسراحەت پیرۆزبایی و جەژن پیرۆزی خۆمانیان لەگەڵا بکەین زۆر باشە ماوەسا لە ڕۆ ئیمانیەکەیەوە کاتمان ماوە نیە جەلال باشە لە ڕۆ ئیمانیەکەیەوە ینی پیرۆزکردنی جەژن دەوترێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم ئامۆژگاری بۆ سەحابەش وا بۆ فەرمێتی ئەم جەژن خۆشی بینینە ینی لەوەی کە خوای گەورە عیبادەتی قوبوڵ کردویانە بەشێک دەوترێت دەبێت وەکو ڕەمەزان بمێنیتەوە ینی چۆن لە ڕەمەزانە عیبادەت کردووە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژی جەژنوانەش هەمان شێوە عیبادەت بکەی
تا چەند پابندبوون بە عیبادەت و بە هەمان شێوە خۆشی بینین لە جەژن تێکەڵ بکرێ بەیە لەبیرمان نەچێ ڕەمەزان بۆ چێ لەعەلەکم تەتەقون بۆ ئەوەی تۆ فێری تەقوابی یعنی تۆ یەک مانگ شەو نوێژ ئەەکەیت بۆ ئەوەی لان سوەگری و بەردەوامی لەسەر شەو نوێژ ئەگەر ڕۆژانی تر تۆ نوێژی چێشتنگا و زوحات نەخوێندووە لە ڕەمەزانە کە بەردەوام بوویت لە دوای ڕەمەزانیش بەردەوام بیت ئەوە دوو سێهەم تۆ یەک مانگ لە سەبرا بوویت مادام سەرکەوتی لەو سەبرا ئیتر ئەم چەند ڕۆژە ئەبێ بەردەوام خەریکی شکر بیت دەی کەواتە شکر گەورەترین عیبادەتە خی گەورە زۆر لە قورئانە باسی شکرەکە و کە ئەفەرمێت لعلكم تشكرون بلى لعلكم تشكرون أمجا إما شاكرا وإما كفورا لئن شكرتم لأزيدنكم كفر وشكر بخراوات برانبر يكتري كواتا لما نقا إما صبر ما نقرتوا أبي لم تشان رجاء بردوان بكلمة حمد خەریکی شکر و سپاسی پەروەردگار بین ئەمجا جەژنانە بگۆڕینەوە جەژنانە بە نقڵێک بێ بە 250 بێ بە مناڵێکی نەرێتێکی زۆر شیرین بۆ کە کوردایەتی هێناوێتی بە گەردن ئازاکردن بێ بە تەلەفۆنێک و مەرحەبای لێکردن بێ بە سەردانێک بێ لە نەخۆشێک ئەمانە هەمووی وێنە و شکڵی شکرن لە بەرامبەری سەبرێکە کە کراوە زۆر باشەوە ئێستا لەبەر قەرنتینەوەتی چوە ڕەنگە خەڵکێک ناچار بن لە ماڵەوە بنەوانەی کە لە ماڵەوەن ئیدیە بێدەست لە خۆمان پشۆین و خۆمان چۆن بڵێ جلی جوان لەبەر نەکەین و ماڵەوە و گەرم و گوڕ نەکەین لەوەی کە جەژنەوە لەگەڵ ماڵ و منداڵ و خێزانە گەرم نەبین مادام قەدەغیات چۆ ناچینە دەرەوە من وە ئەزانم لە بابەتە ئیمانیەکانە سەیری خەڵک نەکرێت خۆ من ناچمە دەرەوە بۆچی جل بگۆڕم خۆ من ناچمە دەرەوە بۆچی بۆن لە خۆم بدەم تۆ خۆکەس نامبینێت باسەکە لەمەیە تۆ ئەتەوێ بەخوای بگەیەنی خوایە من زۆر خۆشحاڵم ڕەمەزانت هێنا زۆر خۆشحاڵم کە تەوفیقت دام بەردەوام بووم زۆر خۆشحاڵم کە تەواوت کرد بە یەک مانگ بەست کرد لە ئێمە و قبولت کرد لە ئێمە دەی ئێستا من ئەیگەیەنم خۆشحاڵ و شادم دەیەوێ پێ بکەنم دەوێ بۆم خۆش بێ ئەبێ جلەکان مرەتەب بێت ئەبێ مناڵەکانیشم بەردەوام سەیری جلی جوانی مناڵەکانم بکەن مناڵەکانم سەیری جلی جوانی من بکەن سەیری یەکتری بکەین گۆرانی بە باڵای یەکتریا بڵین یارمەتی یەکتری بدەین لە خۆشحاڵکردن خۆش پێکەناندنی یەکتری ئەو کەلیماتانە ئەو گۆرانیانە ئەو سرودانە کە زیاتر دڵمان خۆشەکە خۆشحاڵی لە ماڵەوە دەربڕین مەگەر جاری وا هەیە لە ماڵە مەراسمێکی بچکۆلانە ئەکرێ مەسەن کچی ئەدەن بەشوو خۆ ناڕێت دنیا بگەڕێیت لە ماڵەوە شایلۆغانێکی عجیب ئەکرێت ئەمە چی کچێی بەشوو ڕاست ئەمە سەرکەوتنێکە ئەمە شتێکی پیرۆزە بەڵام کەی بەقەی ئەوە بڕیار بێخوا تۆی عەفو کردبیت و بچیدە بەهەشت گەورەیە کەواتە لە ماڵاتوانین عینی شایی دەرببڕین ئەگەر نەتوانین بیچینە دەرەوە کەسیش بینین زۆر سپاس مامۆستاجان لە کاتمان گرتی سپاس بۆ نسیحەتەکانت بۆ هیوای کە هەر لە جەژن و خۆشییا بیت و دووربی لە دەرد و بەڵاو موسیبەتی هەر لە جەژن و خۆشییا بنزانی عزیز دیارە پاشکەمێکی تر لە ڕێگە و ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشەی پەیامەوە دەیان بینن ئێوەش دەتوانن پەیوەندی تەلەفۆنیمان پێوە بکەن و جگە لە جەژنە پیرۆزەی خۆتان گوێبیستی پرسیارەکانی ئێمە بن و هەر کەسێکی شکا وەڵامی ڕاست بزانێت لە کۆتایی بەرنامەیە بە تیر و پشک خەڵاتێکی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیامی پێدەدرێت دیارە هاوکارمان پێمانەڵێ بچنە لای کەشوەوە زۆر باشە بینەرانی عزیز دەچینە لای پێشبینی کەشوهاوی شار و شارۆچەکانی کوردستان بزانین ئەمڕۆی جەژنمان کەشوهاومان چۆنە فەرموو
دووبارە سڵاوتان لەوێ بەڕێزان وەکو هاوکارم جەلال باسی کرد یەکێکتر لە بڕگەکانمان پەیوەندیە تەلەفۆنەکانی هاوڵاتیانی خۆشەویستە کە ئێمە پرسیارمان دەبێ و دواتریش خەڵاتمانە بێت یەکەم پەیوەندیشمان لە سلێمانیەوە دەبێت محەممەد لە سلێمانیەوە کاک محەممەد سڵاوی خوا لێ بێت و جەژنتان پیرۆز بێت دیارە کاک محەممەد سەکەم مناڵ بێت زۆر جەژنە گڕوتینێکی باشی هەیە کاک محەممەد تەمەنت چەنە؟ تەمەنم 30 ساڵە. تەمە درێژ بی چوویتە دەرەوە چکولێتی باشە کۆ کردوێتەوە؟ وەڵای براکەم من نازانم چمە دەرەوە خاڵێتی تایبەتە. محەممەد یەکێکە لەوانەی کە هەموو جەژنێک پەیوەندی تەلەفۆنی هەیە لەگەڵمانەوە جاری پێشوش خەڵاتێکی بردەوەوانە بوو کاک محەممەد؟ واو دەستان خۆ سپاس بۆ بەرنامە جوانەکانتان کەناڵی پێیان دایمە جێگەی شانازیە. زۆر سپاس کاک محەممەد یەکێکە لە بینەوە هەمیشەیەکانمان بۆ وایە کە ئەم ڕۆژ ئینشاڵڵا خەڵاتەکە بۆ هیوای هەستەکەم ئەیزانیت. کاک محەممەد پرسیارەکەمان بۆ جەنابەت ئەوەیە یەکەم کەس لە مێژووی کووردە نووسینی کوردی لە پیتی عەرەبیەوە گۆڕی بۆ پیتی لاتینی کێ بوو؟ اختیارەکانت با بۆ بخێنمەوە حاجی قادری کۆیی، شەریف پاشای خەندان، جەلادەت بەدرخان، ئەحمەدی خانی. خاوکاریم ناکەن خاوکاریم بکەن. ئەوە ئەحمەدی خانیمان لابرد. یان تیای نییە ئەحمەدی ئەحمەدی کواسی اختیارە بەڕێز. نا ئەحمەدی خانیمان لابردووە لە سێ اختیارەکەیکیان هەڵبژێرە. شەریف پاشای خەندان؟ نازانم بە پرسیار لێمان تۆی زانی. جەلالەدین بەدرخان. دڵنیایی؟ حاجی قادری کۆی. جا هەر سێکیان دیاریەکەی کاک محەممەد باش نییە؟ بە حاجی قادری کۆی بێیتەوە. دڵنیایی بیگۆڕە. جەلالەدین بەدرخان؟ باشەوەی بۆ جارە جوان بیخوێنەرەوە. شەریف پاشای خەندان. ئێستا تۆ خۆت یەکلاکەرەوە کامیان؟ شەریف پاشای خەندان. دڵنیایی؟ وەڵی بەڵێ. زۆر باشە. ئێوە داستکردە گومانەوە. باش ئێستا جە و سافکە و دانەیەکیان بڵێ باشە؟ شەریف پاشای خەندان هاوکاریم بکە. جاوەڵا حاجی قادر و شەریف پاشای خەندان و جەلادەت بەدرخانە نازانم هەر کامێکیان لابین. نادێ من یەکەم جارتم حاجی قادری کۆیی لابن. ئەوە ئێستا دوانن شەریف پاشای خەندان و جەلادەت بەدرخانت ماوە. جەلادەت بەدرخان. با بۆی جێگیکەین. بۆی جێگی باشە دەی. دەست خۆش بێ کاک محەممەد. سپاس بۆ تۆش کاک محەممەدی عەزیز. پەیوەندی دووەم دیارە لە چەمچەماڵەوە تانیاخان سڵاوی خوا لێبێت جەژنت پیرۆز بێ و هەر لە جەژن و خۆشیاون. ئێوە جەژنتان پیرۆز وای نوێژت ئازا ڕۆژتان قەبوڵتان ئینشەڵڵا. زۆر سپاس. دەچینە لای پرسیارەکە تانیاخان. یەکەم کەس لە مێژووی کورددا نووسینی کوردی لە پیتی عەرەبیەوە گۆڕی بۆ لاتینی کێ بوو؟ حاجی قادری کۆیی، شەریف پاشای خەندان، جەلادەت بەدرخان. بەڵێ هەمان پرسیارەی کینە کاک محەممەدە؟ بەڵێ بەڵێ هەمان پرسیارە. والله تاخذ كوا حاجة قاعد كويس على ده أولية شريك أنزل على كم اختياري تشوفوا تانیا خان هیچیانە هەڵبژار؟ بەڵێ والله تاخذ بيري كريم بس أصلا جاي كان بود براكنا پرسیارەکە دەڵێت یەکەم کەس لە مێژووی کووردا نووسینی کوردی لە پیتی عەرەبیەوە گۆڕی بۆ لاتینی کێ بوو؟
تانیا خان شەبەکەت باش نییە نازانم أنا شريف خندان ئێستا شەریف پاشای خەندان دیاریکەین بۆ بەڕێزت ئەگە شوێنەکەت گۆڕی شەبەکەت باش نییە نازانم من تێناگەم تو تێگەی شەریف پاشای خەندان باش زۆر سپاس بۆ پەیوەندیەکە تانیا خان بۆ هیوایی کە هەر لە جەژن و خۆشییا بن ئینشاءڵڵا. بینەرانی عزیز دەچینە لای بابەتێکی دیکەی بەرنامەکەمان کە بە دڵنیاییەوە پەیوەندی تەلەفۆنیمان دەبێت بەڵام میوانێکی تایبەتمان دەبێت لەسەرەوەی کاچۆن سیستەمی خۆراکمان ڕێک بخێنەوە بە تایبەتی مانگیەکە ئێمە پارشێ و بەربانگمان تەنها هەیە بەڵام ئێستا دەچینەوە سەر سێژەمە حیاتەکە با بزانین چۆن سیستەمی خۆراکی خۆمان ڕێک بخێنەوە لەسەرم بابەتەش میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد ئیبراهیممان کردووە سپۆڕی خۆراک دکتۆر زۆر سپاس بەخێر بەی جەژن شت پیرۆز بێت تاعاتت قبوڵ بێ ئینشاءڵڵا. سەرەتا بەنای خۆی گەورە و میهرەبان جژنی خۆتان پیرۆز بێ ئینشاءڵڵا جژنی هەموو موسڵمانان پیرۆز بێ جژنی بینەرانی کەناڵی پەیام پیرۆز بێ داواکاین لە خۆی گەورە ئینشاءڵڵا ڕۆژ و عیبادەت و تاعەت و پاڕانەوەکانی قبول کردی بێ ئینشاءڵڵا. دکتۆر محەممەد بەخێر بێن هەر لە جەژن نابن. ئێستا چۆن سیستمەی دوای ڕەمەزان پەیڕە بکەین کە تەندروست بێت هەمیشە من کە دێمە کلینیکە دەڵم دکتۆر چی بخۆم زۆر باشە پێشەوەی بڕۆمە سەر سیستمی خۆراکەکە مێ هەندێک خاڵ باسکەم لە سەبارەت بە خۆراکی با بڵێن خواردنی جەژن ئەوەی واریدە لە ڕووی شەرعەوەی واریدە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێشەوەی بڕوا بۆ نوێژی جەژن خورمای خواردووە واتە چەند دەنکێ خورمای خواردەوە باتایتر بە تاک بووە ئیتر دەنکێ بووە سێ دەنک بووە پێنج دەنک بووە وەکو سونەتەکەی خۆی بە تاک خواردوێتی ئەمجار ڕۆشتۆ بۆ جەژن با بڵێن ڕۆژتۆ بۆ نوێژی جەژن دوای هاتووەتەوە ئەوەی نایزانین ئایا کە هاتووەتەوە ئەوە من نایزانم بەرچاوم نەکەوت بەڕاستی کە ڕۆشتۆتە ماڵەوە چی خواردووە واتە خاڵی یەکەم ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خورمای خواردووە و لەگەڵ ئەوەیشا لە جەژنی قوربانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە دوای ڕۆشتە نوێژی جەژن و دوای کە هاتووەتەوە ماڵەوە قوربانی کردووە و لە قوربانەکەشی خواردووە واتە هەردوو سیستمەکە سیستمی با بڵێن خۆراکی قورسی خواردووە کە لە قوربانەکە بووە گۆشتەمەریەکە بووە و خواردنی هینیشی خواردووە چەور و شەکر یانی بزەبەت واتە خواردن هەردوو خواردنەکەی خواردووە لە هەردوو خواردنەکە فەمە بووە بە چی ئەمە بووە بە دوای ئەوە بۆ بە کولتورێک وەکو کولتور و با بڕێن عرفێک ئێستاکە لە هەموو جیهانە خواردن دروست دەکرێت مەزهەرێمە مەزەهەری کە دەرخستنی خۆشی و شادی و جەژنە ئیتر ئەم گۆڕانکاریە بە پێی شوێن و مەکان و زەمان و ئەمانە گۆڕدراوە ینی مەسەلەن بۆ نمونە هەندێ هینم هەیە ینی من نایزانم بۆی بیخوێن بۆ نمونە لە وڵاتە عەرەبیەکان لە وڵاتە عەرەبیەکان چی ئەخوێن لە وڵاتە عەرەبیەکان ئەوەی باوە مەسەلەن لە قەتەر لە کوێیت مەجبوسە هەیە مەجبوسە پێڵەن مەجبوسە باشترین خواردنیانە لە ڕۆژی جەژنایی خۆن ئەوە یان پێوترێت مەکبوسە باشە کە ینی پێکاتەی بریشک و گۆشت و با بڵێن لەگەڵ برنجا تێکەڵێکەکەی خۆن باشە لە سعودیا کەپسەی سعودی مەشهورە پێڵەن کەپسە هەر عینەن برنج و تێکەڵبوونی برنج و خواردنی گۆشتۆمان تقریبا لە عومان عەریسەی پێوترێ باشە لە بەحرێن کۆمەڵێ خواردنی بەحری ئەخۆن زیاتر باشە لە ڕۆژی جەژنە لە ئوردن پێوترێ منسەفە باشە لە فەڵەستین مەقلوبە ئەخۆن زیاتر لە ڕۆژی جەژنە کە مەقلوبەی باینجان و بەو شێوازە لە مصر خواردنێک کە پێوترێ ڕەنجە باشە لە مالیزیا و سنغافورە و برۆنایی و ئەو وڵاتە بلوس بسڵمانەنە پیان خواردنە خۆن پێوتە ڕێنان دج و خواردنی بەحری و کێتۆبات و کۆمەڵە لیمانج و ئیتر ئەم خواردنانە لە مەشهورە لە تونس قەیرەوانی ئەخۆن لە ئەفغانستان هێلکە مەشهورە بەیانانە هێلکە ئەخۆن باشە لە جەژنە خواردنی لای خۆمان ئێمە مەطبەخی ئێمە مەطبەخی کوردی و مەطبەخی تورکی و مەطبەخی ئێرانی
نزیگن لە یەکترێ ویتر لای خۆمان فاسیلە حیاتەکە و برنج و قەیسی و قەرە خەرمان و ساور و ئەم جۆرە خواردنانە ئەخۆرێ ئەم جۆرە خواردنانە ئەخورێ لە جژنە بۆ دەرخستنێک مەزهەرێ لە مەزاهری هین. سوالەکە لێرەیە ئایا ئەم خواردنانە تەندروستە یان تەندروست نییە کۆمەڵێ هەڵە ئەکرێ بەجددی ئەمە خودی خواردنەکە مشکلەی نییە یعنی ئەگەر ئێمە خواردنانە بخۆین چ خواردنانە بخۆین چه خواردنێکی مەسەلەن بەیانی بخۆین وەرە ئەوم لە بیر چوو لەناو عەرەب ئێستاکە بەیانان چی قەیماغە خۆن لە جەژدا قەیماغە خۆن باشە هەندێک لە عەرەبەکان قەیماغە خۆن لەگەڵ شیرینی و بەو شێوازە کاهی پێوترێ باشە کاهی و قەیماغ وەیەکەوە خۆن ئەمە لە لای خۆمانەوە وتمانەوە خواردنەکە ئەو هەڵانەی کە ئەکرێ لە خواردنی با بڵێن لە ڕۆژی جەژنایە بەس بۆی بزانین مەوزوع هەندێک فەسلەجەی لە ئەگەڕێتەوە ئەبێ بیگەڕێنتەوە بە هێواشی سەرخۆی چکە تۆ وەکو خۆوتت مانگێک کە تۆ نانە نەخواردووە باشە کە مانگێک کە نانە نەخواردووە ڕاهاتنێک ڕاهاتنی کە گەدەیە کە لەسەر ئەم تەوقیتە خواردنانە کە تۆ خواردنی تێکی باشە خواردنی بەیانیمان کێشەینە چکە نزیگە لە خواردنی هینەوە لە پارشیەوە نزیگە خۆی خەڵکی بۆ نمونە لە ڕەمەزانیشە هەر چێشتی خواردووە هەندێک هەر چێشتی خواردووە هەندێک هێلکە و ماست و پەنیر و وانەیان خواردووە ئەم خواردنە تا ڕادەیە بەڕەئی من باشە بەڕەئی من کێشەی نییە ئەگەر مام ناوەندبی لە خواردنەکەیە باشە چکە من ناتوانم مەسەلەن ئیسەپۆلینی کەم بڵێم وەڵا 5 کەوچک برنج ئەمە غەڵەتە بەڕاستی یان ئەوە کەوچک برنج بخۆ یان مەزانم چە تۆ بۆ گشتی بە پۆلینی کە خەڵکەکە گەر بتوێ بە دقیقی قسەکەی خەڵکە بە پۆلینیکە خەڵکێکی ناتەندروست هەیە مەسەلەن نەخۆشن و خەڵکێک هەیە ساغن و خەڵکێک هەیە لەسەر بەرنامەی کیتۆ دایت و کیتۆ ئەڕۆ کە من باسم کرد لە ڤیدیۆیەکە ئەمانە ئەبێ پۆلیۆنیکە گەر بۆی بەڵام ئێمە بەڕێن بە گشتی باس کرێت کە ناتوانین ئێمە بەعیماتوانین بڵێن وڵات ئەوەنە کەوچک شلە بخۆ یان 4 کەوچک 5 کەوچک برنج بخۆ ئەمە غەڵەتە بەڕاستی ئەوەی گرینگە باس کرێ هەندێک هەڵە هەیە لە ڕۆژی لە خواسە خواردن سەبارەت لە ڕۆژی جەژنایە هەڵە خواردنەکانەوەی وەکوتم خواردنێکی زۆر بخۆی تۆ چکە مەعیدەت فێر نەبووە خواردنێکی زۆر بەو قەبارە زۆرە باشە کێشە لەوێ یانیە کێشە لە ڕۆژەکەیە تۆ 8 میوانت دێ بۆ نمونە یان 8 شوێنە کردووە لە ڕۆژەکەیە یان 8 میوانە هاتووە لەگەڵ هەموو میوانێکە کولیچە و داناوە کولیچە دانەی شەربەت دانەی چکلێتیەی تێ فەتووە ئەبێ لەگەڵ یانە چی بخۆی شتێک بخۆی ئەبێت عادەت و کولتوری ئەمە وایە فتووە گەر بەهەنیەکەی زۆر خواردە بێ لەو کاتێشا حسابکە گەرهارێکی کولوچیە بخۆیەکە 8 کولیچە باشە و لەگەڵ ئەو هەموو چکلێتی هەموو چکلێتێک تقریباً 30 غرام کافاینی تایە فتووە 8 کەڕە 240 غرام ملیغرام بەس کافاینە خواردو ئەمە بەم شێواز ئەو هەڵانەی کە ئەکرێ من لەوێ ئەوە لێ هەڵ دوایەوەی کە 8 میوانە هات و کولیچی دیسانەوە نیوەڕۆدێ دیسانەوە چێشتەکەکەی تۆ گەرمیەکەی تۆ بێت چێشتەکە بخۆ ئەمە قورساییەک و بارگرانیەک لەسەر چی دروستەکە لەسەر گەدە دروستە بۆ ئەو حاڵەتانەی کە لە جەژنا دروستە بێ و لە خەسەخانە زۆربەی زۆری چین کێشەکان کە لە ڕۆژی جەژنا دروستە بێ زۆربەی زۆری کێشەکان پەیوەندی بە گەدەوەی باشە چکە تۆ ئەگەر بێت و ئەم خواردنە زۆرە بخۆی کێشەی گەدە دروستە بێ لەوانە دڵتێک چوونە هەیە هەندێک کەسێ دڵی تێکە چێ دڵتێک چوونی ڕوشانەوەی جاریگەێتەوە ڕوشانەوە چکە تۆ زۆر خواردووە جاری وا هەیە سوورەکەی تووشی سکچوونەوانیش دی لەبەرەوەی قەت هینێکی زۆرە خواردووە تۆ یان مەسەلەن سەرهێشەیەک تووشە ئەبێ چکە خواردنی زۆر هینە خواردووە کافاینەوەوانە و خواردووە باشە یان وشکبوونەوەیە بە حکمی ئەو کافاینە زۆرە و چایە زۆرەی کە خودی خۆیان وشکبوونەوەی دروستەکە پێویستەکە تۆ زەرورە تۆ ئاو بخۆی ئەمانە کۆمەڵێ هەڵەن لە کاتی لە ڕۆژی جەژنا ڕوەدا لە بیرتان نەچێت لە دوای جەژن لە دوای نوێژینی لە باوەڕێن نیوە ڕۆیشەوە دیسانەوە میواندارەتیە واتە دیسانەوە کولیچەکە و کێکەکە و جارە تۆش بڕۆیایی بە نەیخۆی بزەبەتەوەیە دیسانەوە خواردنا ناخۆیتەوە کولیچە و شتەکانە خۆیتەوە وەنانی ئێوارەشە بێ بخۆی
فەمانە هەمووی کۆ بکەیتەوە ئەم عیدە سەری لێتێکە چێ ئەم گینە زۆرە ڕۆژی ڕەمەزان شتێ خوارم ئەمە مشکیلەکەی بە تایبەت بۆ کێ مشکیلێ بۆ کەسانەی کە نەخۆشن بە جددی ینی ئەگەر یەکێک نەخۆشی شەکرەی هەبێ یەکێک نەخۆشی زەختی هەبێ یەکێک نەخۆشی کۆمە نەخۆشی بۆ ئەمانن بەڕاستی گەدەش ینی ئەوەی نەخۆشی ئەوەی گەدەی مشکلەی گەدەی بێت گوتم ئەو زۆرە کافاینە زۆرەی کە لە چکلێت و لەو بوارانەیە کێشە بۆ ئەوەی ئەو کەسەی قورحەی مایدەی هەیە کێشەی بۆ دروستەکە ئەمانە کۆمەڵەیە کێشەن کە ڕوبەڕۆی بێت لە ڕووی خواردنەوە ئەگەر ڕێنمایەکە لێرە ئەوێ ئەگەر ئەو خواردنەی چکلێت و وە هەندێک کەس بۆ لە بیرم چۆوە باسکەم هەندێک کەس یەک مانگە خەریکە 10 کیلۆی دابەزاندووە لە ڕەمەزان باشە 8 کیلۆی دامەزانەوە ڕەمەزاندا وەک من 5 کیلۆ دابەزی یان کە دابەزاندێتی بتۆ مشکلە نییە مادام عەلەقەڵ ئین بڵێ خواردنەکە بخۆیە ئەوانەی هەیە کێشیان زۆرە کێشیان دابەزاندووە لە ماوەی 3 ڕۆژە هەموو وەزنەکەیان لەوەیە بیهێنەوە باشە ئەمە کێشەی پێویستە خۆپارێزێکی باشیان هەبێت ئەو خواردنە زۆرە سیستەمی خۆراکەکە تەندروستێکی خۆت تێکەدا بە دڵنیاییەوە تێکێدا چکەوە کوتم ئەو خواردن کێشەم لە بینی خواردنە سەرەکیەکانە واتە کێشە لە خواردنە سەرەکیەکەی ڕۆژی جەژن نییە کێشە لەو بینانەیە ئەو کێش خواردنانەیە گەر خواردنی جەژنش بخۆی بەمام ناوەندی باشە بەڵام ئەو خواردنە شیرینیە زۆرانە و چەوریە زۆرانە چکە شیرینی و چەوریە زۆربەی زۆری شیرینی و چەوریە و لە چەوریەکی زۆریش باش دروست نەکراوە هەندێکیان فەوە شەکرەکەی شەکرێکی زۆر سەناعیە و هەمووی ئەبێتە هۆکاری چی هەمووی ئەبێتە هۆکاری دروستبوونی قەڵەوی دیسانەوە شەکرێکی زیاتە بێتە هۆی چەوری سیانی زیادە بێت لە خوێنە ئەمانە هەمووی کۆمەڵێک کێشن کە دروستە بێت بەر لەوەی پرسیاری مەسەلەن ڕێگە چارەکان بکەین ئەمێت بپرسم ینی لە جەژنە دوو شت زۆر لەسەر سفرە و خوانەکان هەیە یەکێکیان ساردەمانیەکانە مەبەستم خواردنەوە گازیەکان بگورە لەگەڵ شەربەتی سناعی ئەم دوانە تا چەند سلبیاتیانێ ئەوە یەکێک لە هەرە مشکلە گەورەکانێک کە من باسم کرد تۆ حسابی خۆت کە خواردنێکی باشت خواردەوە چکە ساوەڕ و قەرەخرمان و گۆشتۆمانە ساوەری خواردنی چاکن بەجددیان خواردنی باشن خواردنی هاوسەنگن هەموو خۆ پێکاتەیەکی خۆراکیان تێ دوایی دێی هەمووی تێکەی بەچی هەمووی تێکەی بەو شیرینیە گازیانە کە 12 کەوچک شەکری تایە چا 12 هەر لە ئینێکی با بڵێن بیپسیە قوتوویەکی بپسیە ئێمە هەر هەموویە بێتە هۆکاری چی هەموویە بێتە هۆکاری وەکەوتم قەڵەویە گەڕێ دیسانەوە دێتەوە باشە و مشکلەی ترمان چیە بێ مشکلەی چەوریەکانی خوێن من لە بابەتێکی ترا باسم کرد چەوری خوێن واتە تایبەت ترایگلیسیرید و چەوریەکانی تر پەیوەندیان زۆر نییە بە خواردنی چەوری و ئەوەنە پەیوەندیان بە شەکرەوە چکە تۆ کە چەکر زیاد کرد ترایگلیسیرید زیابێ کە چەوری سیانی پێوتی لای خۆمان مەشهور ئەم چەوری سیانیە کە زۆر زیابێ بێتە هۆکاری قەڵەوبوون کە هۆکاری بوو بە هۆکاری قەڵەوبوون دوای ئەم چەوریەشە بێتە هۆکاری دروست زیابوونی LDL و کۆلیسترۆڵ و ئەوانەی تر و هەر چەوریەک لە لەشە خانەی چەوری کە لە لەشە دروستە بێت لە ئەنجامی زیابوونی شەکرەوەی زۆر جیاوازە لە چەوریەک لە ئەنجامی چەوریەوە دروستە بێت خەتەرترە بۆ خەتەرترە هەموو توێژینەوەکان سەلمانیانە کە ئەو چەوریەی کە لە ئەنجامی شەکلی سەناعیەوە دروستە بێ لە ئەنجامی شەکلی سەناعەوە دروستە بێ موادی ئیلتیهابی ئەڕێژن لە خوێن یعنی سەرچاوەی ئیلتیهابە سەرچاوەی مەشاکلی هەموو کێشەکانە کە ئیلتیهابیش کە بوو بە ئیلتیهاب سەرچاوەی کێشەکانە لە لەشی تۆ زۆر بە کورتی لەسەر مناڵ لەم جەژنەیە چکولێتێکی زۆر دێتە بەردەسی و پێی تەمەنیش فەرقەکەن و جۆری چکولێتەکانیش زۆر فەرقەکەن چۆن ڕێکیان بخەین چه جۆرە چکولێتێک بخۆن چەند بخۆن زۆر بخۆن دەستیان بگرین نەگرین ئەوش پرسیارێکی جوانە وەڵاهی هەرمان ڕێنمایی بۆ مناڵیش بەجددیانی ئەوش ئەوەیە کەمکردنەوەی دان بەیانی چکلێتێک تۆ لە بەردەسی مناڵەکە داینە نەبەوەی هەموو دقەیە بڕات چکلێتێک بخوات و
کێشەی مەعیدەی بۆ دروست بێ کێشەی تری بۆ دروست بێ کێشەی قەڵەبوونی بۆ دروست بێ ئەگەر لە عائلەیەک ئەگەر لە عائلەیەکە بن خۆیان شەکرەیان هەبێ باوکو دایک معڕەزە بۆ ئەوەی تووشی شەکرە بن چونکە تۆ ئەم کەمیە زۆرەی شەکرەی کایخ شەکرە سەناعیەی خۆی کێشەیەکی بۆ دروستەکەی لەوایە فهەمان ڕێنمایی ئەوەیە کە کەمکردنەوەی خواردنی چکلێتە هەر بۆ کێش بۆ مناڵەکانیش بەجددی بۆەوەی کێشەی تەندروستیان بۆ دروست نەبێت زۆر سپاس زۆر سپاس کاتمان نەما دکتۆر محەممەد زۆر سپاس بۆ ئامادەبوون بینەرانی عزیز کامیرانمان ئامادەن لە قەزا و شارۆچکەکان دەچینە چەمچەماڵ با بزانین لە چەمچەماڵ جەژن چۆن دەگوزارێت و جەژن چی هەیە پەیامبەرمان جەلال جەباریمان لەگەڵە جەلال سڵاوی خوا لێبێت جەژنت پیرۆز بێت ئەگەر پێمان بڵێ لە چەمچەماڵ جەژن چۆنە گوزارێت و بەتایبەتی ئەمڕۆ نوێژی جەژن لە مزگەوتەکان ئەنجام دراوە یاخود نا بزانم پچڕا جەلال زۆر باشە دیارە تا و کەتیکە پەیوەندیەکەمان لە بەردەستا دەبێت لەگەڵ جەلال جەباری مامۆستالا دەمیوان ماژە بە هەر بەڕێوەچوونی نوێژی جەژن بکەم بزان لە مزگەوتەکەی لای ئێوە چۆن بوو جەژن کرا نەکراوەندی کە بینیتان واللهی جەلال تەمان من ئەمە یەکەم جارم بوو جەژن بەم شێوازە ببینم تەمان من عادەتەن تۆزە درەنگە چم بۆ نوێژی جەژن هەمیشە مزگەوت لە دوای دواوە جێکەم بۆ مایەوە قەرەباڵغوانە ئەگەر ئەمڕۆ بمویستە چوومە تەنیش مامۆستاوە چۆڵێکی زۆری ئەوە هەبوو پێم سێ بوتم دیارە من ئەم جەژنە زۆر سوور ڕۆشت و بەس کەسەری دەرەوەمە کرد دنیا ڕووناک و ئەوە بوو تو بەخوا نار خەڵک هەر ئاسایی لەناو مزگەوتی نوێژ کرا بەڵێ لە مزگەوتی لای ماڵیەمە لە حەوشەکەیان نوێژ کراوە بۆ بدی هەندێکیان ڕەنگە لە خۆ دوورخستنەوە بێت لە هەندێک لێ پێچ لە هەندێکەمانە گرنگۆیە ئەو خەڵکات بۆ می لە حەوشەی مزگەوتەکەیان نوێژیان کردووە لەوێ بڵێت مزگەوتی ئەو بچوو بوو بێ لە بڵێن لەبەر هەوا و ئەوە گواستنەوەی شوێنەکەشی زۆر باشە بەڵام دیارە هەرەوە کارەکەی قەدەغیات و چۆ بوو بەڵام دڵنیان بەڕێوەچوونی نوێژەکانی جەژن لە زۆربەی شوێنەکان بەپێی مامۆستای مزگەوتەکە خۆی طبعاً بێکمان چونکە ئەوەندێک کە دوێنێ دەزانم لە ئەوقافی سلێمانی دەوترا مامۆستاکان ئێمە کە هیچ ناڵن مامۆستەکان خۆیان تەلەفۆن دەکەن مامۆستا ئەگەر بیکەین هیچمان لێ ناکەن هیچ لە پرسیینەوەیەکمان لێ ناکەن ئیجراتێک ناکەن چی بکەین بیکەین نیکەین یعنی ئەوان دەستیان شل کردووە بەس ئەمان مامۆستاکان زۆر خۆیان پابند کردووە لەوەی کە چۆن بچنە چۆن نوێژی جەژن ئەنجام بدەن دیارە دەچینە لای چەند پەیوەندیەکی هاوڵاتیان لەسەرەوەی کە پرسیارمان دەبێت وەڵامی ڕاست بەدەست بێنن بزانین کێمان لەگەڵایە ڕۆشنە لە چەمچەماڵ ڕۆشنەخوا لەبێت جەژن پیرۆز بێت لە چەمچەماڵ بە تایبەتی جەژن چۆنە پێامێرمان ئامادە نەبوو باتەوە وەڵام بە ئەو زانیاریمان باتێ سڵاوی خۆی گەورەی ئێوە دەستخۆش بەناوکەتان لێکەم جەژنتان پیرۆز بێت تۆش پیرۆز بێت ڕۆژی ساعتی هەموو لات بوو بێت ئامین ئینشاءالله ڕۆشناخان تۆ خوێندکاری ئافرەتی ماڵەوەی نان و چێشتە زانی نان و چێشتی باشتان دروست کرد لە ماڵەوە؟ وەڵای خوێندکارم دایکم چێشتی لێنا دایکت چێشتی لێنەوەنیە؟ بەڵێ چێشتەکەی باش دەرچوو بوو فاسۆلیا و قەیسی حەیەتەکە بوو؟ بەڵێ ئەلحەمدوللا دەی ئەلحەمدوللا یەکەم پرسیاری هەر لێ بکەین یان بچینە پرسیاری تر پرسیاری پێشوت گوێ لێ بوو؟ بەڵێ پرسیاری پێشوو کە کردمان لە چەند وڵاتیە گوێت لێ بوو؟ بەڵێ ئەو پرسیارت بەلاوە چۆنە وەڵامەکەی دەزانی یاخود پرسیارەکە بگۆڕین؟ وەڵامەکەی دەزانم دەزانیت پرسیارەکەی لێ بکەم باشە با بیزانە یەکەم کەس لە مێژووی کووردە نووسینی کوردی لە پیتی عەربیەوە گۆڕی بۆ لاتینی کێ بوو؟ اختیارەکانت لەسەر شاشە هەیە بە بۆشتی بخوێنەوە حاجی قادری کۆیی شەریف پاشای خەندان جەلادەت بەدرخان شەریف پاشای خەندان دڵنیایی؟ زۆر باش ئەوە من شەریف پاشای خەندانە بۆ دیاریەکەم ڕۆشناخان بۆ هیوای کە ڕاست بێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکە ڕۆشناخان پەیوەندیەکی ترمان لەگەڵایە سەوسەن خان لە کەلارەوە سەوسە خان سڵاوی خوا لێ بێت جەژنت پیرۆز بێت دیارە یەکێ لەو شوێنانەی کە زۆر بە جورئەتەوە بڕیاریدا نوێژی جەژن بکات گەرمیان بوو بۆیە
دوو جار جەژنتان پیرۆز بێت. خوا لێو ڕازی بێ. زۆر سپاس سەلامەتی یاخوا. جەژن چۆنە لایەوە؟ والله بأس جزنا والله والله أمنا خشي وكسر ندرنسو بزرع وسيدان وزرع وسيدتي دەیخوای گەوری شاڵا بمان پارێزێ لە هەر دەرد و بەڵاو و ناخۆشی. چێشت و نانی گەرمیان جیاوازیە لەگەڵ شوێنەکانی تر زۆرتر لە گەرمیان بۆ نانی جەژن چی دروست دەکرێت؟ والله لقريباني ما فاصليا وفاصليا ساوەری تیانە؟ ساور؟ ئەڵەن ساوەر خۆشە قەرەخەرمان ساوەر. لا والله ساور خوشة بس كنت والله برنج ما كردوش. ئەڵەن ساوەر بە خۆزی و زۆر خۆشە جا گەرمیانی ژەڵەن زۆر خۆشتری دروست دەکەن وتم بزانم ئێوە. والله ساور خوشة مامەکە وەکی فێری خۆشە ساور. زۆر باشە خاتو کێ بوو جا من خاتو سەوسن لە کەلارە. خاتو سەوسن ببوورە. خاتو سەوسن پرسیارەکەی پێشوو گوێ لێ بوو؟ والله گوێم لێ بوو زارێن بەسەرینە با ئەوەی دووەم ئەوە تەرکەکەین بەسە. با بچینە لای پرسیاری دووەم پرسیاری دووەم بەکام یەک لەم شارانە دەوترێت بووکی ئیسلام؟ ئەستەمبوڵ، مەککە، دیمەشق. والله ئاسانکاری بۆ ئەستەمبوڵ باشە. وەڵی ئاسانکاریەکان لای کاکە جەلالن من تۆ بۆ تۆپەکەی بابی خەمە ئەو لای تۆ جارێ خۆت یەکێکیان اختیار کە. والله ئەڵێم ئەستەمبوڵ ئێوەش ئاسانکاری بۆ بکەن. باشە بۆڵێ ئەستەمبوڵ ینی ئەستەمبوڵ دیوتە ئەستەمبوڵ؟ والله نازانم من. ئەستەمبوڵ، مەککە، دیمەشق کام لەم شارانە تۆ سەردانت کردوون؟ والله هیچ کامی سەردانم نەکردوون مامەسە گیان. هیچ کامیان؟ ئەرە والله. دەیخوای گەورەی ئینشاءڵڵا سەرەتا مەککەکەت بەنسیب بکە بۆی عەمرە بکاتەوە. دوایێ ئەستەمبوڵەکە اینجا دیمەشقەکە دیمەشقەکەش ڕۆی زۆر گرفت نییە. والله كاميان راسه أول من تمامك والله ئەگەر بە باشی بێ مەکە باشە بۆ تۆ بە زەمان نازانم وەڵامی ڕاست کامت بۆ بنووسم. ئەو ئەستەمبوڵەکەی دیاری کرد. بەڵێ اختیارەکان ئەو سیانن بەڵێ. سەوتی من باش. والله نازم ئەستەمبوڵ باشە. ئەستەمبوڵت بۆ اختیار دەکەم سەوسن خان هەر لە جەژن و خۆشییا بن ئینشاءڵڵا. پەیوەندی ترمانەیە؟ دابان پەیوەندی ترمانەیە؟ بینەرانی عەزیز دیارە بڕگەیەکی سەرەکی بەرنامەکەمان ماوە کە ئەویش دەچینە لای هونەرمەندێکی هەرچەندە پەیوەندی تازەشە زۆر باشە ئەچینە لای پەیوەندیەکی دیکە کێمان لەگەڵ جارە ئاشنای مەکە هونەرمەندەکەمان. دیار فاتح لە چەمچەماڵ با زۆر لە سەرخەت نەمێنێ. کاک دیار سڵاو لێ بێت و ئەم کاتت باش. هەموو کاتێک باز زەتان پیرۆز بێت هەر لە جەژن و خۆشیا بن. سەلامەتی. زۆڵەکە بوو لە ناوەکەم لەوانە بەغەڵەت بێت جیهاد فاتح. چێ؟ یار؟ جیهاد. کاک دیار. جیهاد. جیهاد کاک جیهاد تەلەڤیزیۆنەکەت کچکە لە تەلەفۆنەکەەوە لەگەڵ ئێمەیا قسە بکە. بەڵێ مامۆستا گیان. کاک جیهاد دووبارە جەژنت پیرۆز بێ. کاک جیهاد دووبارە جەژنت پیرۆز بێ. دەچین لای پرسیارەکە بەکام یەک لەم شارانە دەوترێت بووکی ئیسلام؟ ئیستانبول، مەککە، دیمەشق. بەڵێ وەڵام مامۆستا من مەککە پێ اختیارەکەم ئەگەر نازانم ئێوە شاوکاریەکەم کەم مەمنونتانە بوو. ئیستانبول، مەککە، دیمەشق. تۆ سەردانی کام لەو شارانت کردووە؟ والله سەردانی هیچ شارێکیان نەکردەوە مامۆستا گیان. سەردانی کام ئاسانکاریەکەم بۆ بکەم من ئەڵێم مەککە مامۆستا. باشە زۆر باشە من خۆم سەردانی ئەستەمبوڵم کردووە. سەردانی مەکەم نەکردووە. من ئەستەمبوڵ و مەکەم کردووە بەس دیمەشق ماوە.
دیمەشق مەچۆ تا وەزعەکە باشە بێ کاک جیات بۆچی مەکە اختیارەکەی بۆچی مەکە اختیارەکەی بەس لەبەرەوەی پرسیارەکە بووکی ئیسلامی پێوەیە وەڵی مامۆستاتر مەکە شوێنێکی پیرۆزە خۆی ئەبێ ئەو ناوە بناو مەکەوە بێنی ئەبێ ئەو ناوە هەر بە مەکەوە جوانیانی بڕی ئەزانی چی یەکشت کاک جیات باز لە گەورەی و ڕێز و احترامی شارەکە ناکە باز لە بووک واتە لە جوانی دەیکا لە جوانی بڵێ مامۆستاگیان مامۆستا باستم بوو بێ تەواو بەڵێ نایگۆڕیت بەڵام سەیری ئەمڕۆی دیمەشق مەگەڕێنە بە جۆرە لە جۆرەکانە چەندە کاول نەبووە دیمەشق بەس بەشێکی چی بڕۆشتی دەستەر جارێ ڕووکردنەوەکەی جەلال با کاریگەری و لێ نەکە من دەڵێم دیمەشق شوێنێکی زۆر سەقافی گرنگ وە پێگەی تایبەتی خۆی هەبووە لە مێژووی ئیسلامدا ئیستانبوڵش بە هەمان شێواز وە مەکە ڕوونە لە بەرچاوی هەمومان بۆی هەرسێکی لە ڕووی مێژووە نزیکن لە یەکترەوە بەڵام بۆ جوانی کامیان زۆر جوانە بە بووکی ئیسلام ناسراوە کامیانە دیمەشق لە مامۆستا هاوکاری بکەن و منەوە دیمەشقەکە خۆتانیش هاوکاریتان بکەن مەمنونتانم ئەخر ئێستا من بڵێم باشە ئەو دیمەشق ڕاستەکەیە بۆ نمونە ئیدی مەگەرەوە پرسیارە نەکەمەوە لە پەیوەندی تەلەفۆنەکانی دیکە بەڵێ وەڵاتر با دیمەشق بێ با دیمەشق با دیمەشق دەست خۆش کاک جیات زۆر سپاس زۆر باشە دەچینە لای میوانی تایبەتی ئەم ڕۆمان کاویش بەڕێز کاک ئەحمەد کەریم هونەرمەندە کاک ئەحمەد زۆر سپاس بەخێر بێ جەژن پیرۆز بێ تاعاتت قبوڵ بێ جەژنی هەموو پیرۆز بێ بەنای خۆی گەورە و میهرەبان سپاس بۆ میوانداریە جەژنی ئەم کەناڵە پیرۆزە ئەم کەناڵە جوانە پیرۆز بێ لە هەموو موسڵمانان لە هەموو کوردان لە بەڕێوبەرەوە هەتا کارا و کارمەندان و جەژنی هەموو لایەک پیرۆز بێ و هەر لە خۆشییا بنی ئینشەڵڵا ئەمە بێتە خۆشی و بەختەوەری بۆ داهاتوو لەگەڵ هاوکاری کە کاک ئاکۆ عەبدوڵڵا ژەنیار کەویش هاوتا لەگەڵ کاک ئەحمەد کەریم میوانمان دەبن کاک ئاکۆ بەخێر بێ جەژنت پیرۆز بوەر لە خۆشی و شادیابیت زان لە ئێوەی بەڕێز پیرۆز بێت لە تەواوی کارمەندانی کەناڵی پێیان خۆی گەورە تاعات و عیبادەتی هەمولایەکی قبول کرد بێ ئینشاڵڵا بەخێر بن لە جەژن خۆشییا بن کاک ئەحمەد بۆ بینەرەمە زۆر گرنگە جایە چەند بەرهەمت بۆ حازر کردوین و بەرهەمەکانت لەسەر چی وچین پێش هەموو شتێ بەرهەمم تۆزێکەم بۆ حازر کردی چونکە تۆ خۆت تووشی التیزاماتە کردم مەشغوڵە کردم بەڵام لە خزمەتانە من سێ بەرهەمتان پێشکەشەکەم بەڵام تو خۆتە زانی سێ سەرەکی خۆت ئەزانی جەژنە لە جەژنیشە طبعاً ئەبێشتەکان شاد بێ دڵخۆشی بێ میلۆدی شادمان حازر کردووە باواز بێنین لەو خەمباری و لەو ینی داوای مەقام نەکەین مەقامیشتان بۆ ئەڵێم باشە کاک جەلال حەزی لە مەقامیشتان بۆ ئەڵێم بەڵام حەزم لێ دوو میلۆدی شادی خۆش حازرمان کردوە لەگەڵ کاگاکۆ بە دەست و پەنجە ڕەنگینەکانی کاگاکۆ جا بزانن چی دەرەچێت زۆر ئێستا یەکەمینیان کە پێشکەشمانەکەیت لەسەر چییە چۆنە باشە بەرهەمی یەکەم ئاوازێکی فۆلکلۆرە ئاوازێکی کوردیە تێکسەکەی خۆم نووسیومە سەبارەت بە جەژنە مۆزوعی جەژنە میلۆدیەکی لەسەر مەقام و سکێڵی عەجەمە و شتێکی شادە بۆ ئێوە بۆ بینەران هیوادارم بە دڵتان بێ ئینشاءڵڵا خزمەتانە دەست خۆش کاکە یەکەم بەرهەمی
جژنە 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 پیرۆزی کەنایەم جژنە وا جژنە 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 پیرۆزی کەنایەم جژنە خەمباریمان ڕابرد و بسڕینەوە وا جەژنە جەژنە و جەژنە پیرۆزی کەنایەم جەژنە وا جەژنە جەژنە و جەژنە پیرۆزی کەنایەم جەژنە لە کۆتایی ئەیڵێمەوە هۆنراوە ئاڕازێنمەوە لە کۆتایی ئەیڵێمەوە هۆنراوە ئاڕازێنمەوە هەموڵێین بخێر هاتی بیکەن گەردن ئازادی وا جەژنە 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 پیرۆزی کەنایەم جەژنە وا جەژنە 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 پیرۆزی کەنایەم جەژنە دەنگە نەڕزێ کاک ئەحمەد سپاس بۆ دەنگە خۆش و ئاوازە جوان وتت فۆلکلۆرەوە ئەمە ئاوازەکە فۆلکلۆرە تێکسەکە خۆم دامنا لەگەڵ مۆزوعی جەژنایەکە گرێتەوە مناسبە بۆ ئەم کاتە لە شتێکی کەسیرە تاوان ئەحمەد کەریم هەموو شتەکانی هەر دەیەوێ خۆی بیکات چۆن هەموومانە ڕێگەخی تاوان هەندێک کلیپەیەکە ینی بەرهەمی بڵاو کردوێتەوە ئەلبومێک هەمووی خۆی دانیشتووە پارچە پارچە مۆسیقا و دار و بەردێمی خستوێتەوە سەرێک من زۆر شارەزای وردەکاریانم نییە خۆتە زانی بە زەمان هەموومانە چۆن ڕێگەخی چکەوانی کە دەیانێت ئەلبومێک بڵاو بکەنەوە دەبێ پارەی تا سەرفکە بە ئەستۆدیۆی تایبە دەبێ ژەنیاری سەڵتەکە خۆی خۆشحاڵیەوە دەمێکە من ینی ئەم ئیشە لە ویشە بەردەوامم ینی خۆم شارزایەکم لە مۆزوعی دەنگ و ئەوەیە هەیە لە ڕیکۆرد و لە ماسترینگ ئەمانە جا بۆ خۆم توانم ئیسفادەی لێکم ینی ئیسفادە لەو توانایی خۆم کەم کە ئیشێک بۆ خۆم بەرهێمێنم بەڵام ئەکرێت تۆ بە هەمانگی لەگەڵ خەڵکی ترە حتمما ئیشی چەند کەسێک لە یە کەس باشترە یعنی من بەتەنیا ئەگەر ئیشە بۆ خۆم بکەم قەت ناگاتە ئەوەی کە چەند مۆسیقەیەکی بەڕێز ئاوازدانەر یاخود لە ستۆدیۆکی پێرفێکترە یا چۆنڵی چەند کەسێک ئیشەکە بکەن کوالێتی ئەم ئیشە ناگاتەوەی کە چەند کەسێک بەڵام بۆ خۆم کە بابەتەکە بزانم ئەتوانم ئیسفادەی لێ بکەم زیاتر ئیستیغلالی ئەوەم کردووە کە خۆم شتێکە زانم بتوانم ئیسفادەی لێکەم بۆ خۆم بەڵام باشە ینی باش دەرەچێ ئەحمەد ئەزانین چی شتێک هەیە کە دەمەوێت بە ڕاشکاوی بیزانم تەبەن ئەوانەی کە کلیپ و بەرهەم و ئەلبوم ومانە بڵاو دەکەنەوە پارەیەکی باشی دەوێت ئەم پارەیە چەندە وەتا چەندە هۆکارە لەوەی کە تۆ نەتوانی بەو ستافە زەخمەوە ئەلبومەکانت تۆمار بکەیت و بڵاویان بکەیتەوە وایە هونەر چۆن هەندێک کەسابەتی پێوە دەکەن و هەندێکیش دەبێت پارەی بڵاوکردنەوەی ئەلبومێکیان دەبێت هەمیشە بینیومانە هونەرمەندی ڕاستەقینە بەمانای کەلیمە ئەوەی کە دەنگی خۆش بێ یاخود هونەرێکی جوان و ڕەسەن پێشکەش بکایە بێ پێشکەشیکە هەمیشە بربەست دروست بووە لەوەی کە ئیمکانێتی نەبێ یاخود بۆی نەلوا بێ یا جۆرە لە جۆرەکان جا من قەنەعەتم بە شتێک هەیە کە لە مۆزوعی هونەریشە بەڕاستی شانس هەیە شانس یعنی چانسی دەرکەوتن یاخود چانسی ئیشکردن ئەمانە بۆ خۆی دەوری هەیە کەسێک خۆمانی بینین بە چای خۆمان کەسێک لەوانەیە توانایکی ئەو تۆی نەبێ
بەڵام ناوێکی باشی هەیە یعنی باش دەرکەوتو ئیشی بۆ ئەکرێەوە پارەی بۆ سەرفەکرێت بەڵام ئێمە لە شوێنێگەژین لە وڵاتێکەژین کە دەتوانین بڵین مۆزوعی هوەر کەمێ پەراوێز خراوە یاخۆ بڵین وەزارەتی ڕۆشنبیری ئەو بابەتانە بڕوا ناکەم ئەویش واستەی تایە ینی ئەویش واستەی جیاوازی هەیە تۆ ئەگەر کەسێک نەناسی مەسەن عیلاقاتێکی بە قوتت نەبێ بۆ نمونە لەم ڕۆژگارەیە ئیشی هوەری پارێکی بێشماری ئەوێت لە ستۆدیۆکە تەنها سەوتێکت بۆ ڕیکۆردکەن بەس ڕیکۆردی سەوتەکە نزیکەوێتەوە لە $1000 ئەجە دوای مۆسیقا و کۆمەڵەشتی تر و ئەمانە کە بۆ کەسێک ناشێ ناگونجێتەوە هەموو پارێ بە تەنیا خۆ سەرفی جا بۆیە ئەگەر خۆ شتێک بزانی باشترەوە لەوەی کە ئیسفادە لە تواناکەی خۆکەی بە خۆشحاڵەوە من هەنێ لە مۆسیقی باش ئەناسم کاگاکۆی خۆشەویست دەستپەنجێکی زۆر ڕەنگین و باشەیە مامۆستا کاروانینی ئەمانە هەموو علاقاتی باشم هەیە لەگەڵا من ئەتوانم ئیسفادە لە توانای ئەوان بکەم پێکەوە هەماهنگجیمان هەیە مەسەلەن من ئاوازێک دانم تێکستێدا ئەنم یا ئاوازێ وەرەگرم لەگەڵ کاگاکۆی ئێمە توانین ئیشەکەی بۆ بکەین میوزیکەکەدا ئەڕێژێتەوە یا ئەڕەنجەکە خۆمەکەم یا کاکاروان بە هەمان شێوە ئێمە ئەبم جۆرە ئەتوانین ئیشکەین قوربانە بم پرسیارمانە بێت کاگەحمەد بە تایبەت لەسەر ئەلبومێکت کە دەنگدانەوەی باشی هەبوو وابزانم دوو پەیوەندیمان لەگەڵە بە لەسەر خەرنە هەردووشان لە دووهۆکەوە کاکساری لە دووهۆکەوە کاکساری سڵاوی خوا لێ بێت جژن پیرۆز بێ کاکسامی هەر لە جژن و خۆشییان شاءله هەر لە خێر و خۆشی و هەر لە جژناون بە خێراتنی تۆ میوانەکە دەکەم جژنی ڕەمەزانیش لە ئێوەی بەڕێزش پیرۆزەکەم زۆر سپاس کاکسامی دەچینە لای پرسیارەکە کاکسامی بەکام یەک لەم شارانە دەوترێت بووکی ئیسلام ئیستانبول مەککە دیمەشق وەڵی مامۆستا زانیاریم لەسەر نیاگەر هاوکارێکی بەڕێزت پێویستمان بە هاوکارێکمان بکەیت و لەگەڵ میوانەکەشت بەڕاستی جژنە نابی بینەران بکەی هاوکارێکمان بکە من دەرێن بە دیمەشق بێ بە پێوانی کە باسی گرێسە خەڵاتەکەی بووە نێرین جژن و ئەولا کاکسامی ئاسانکاریت بۆ دەکەین یەکشتی تر جێران وتی لە دووە وانە کاکسامی سۆرانێکی زۆر جوان قساکە لێ نەبوو بە مامۆستا من ئاوارەی شنگالم لە دهۆک دادەنیشم ئەها ئەو بۆ سۆرانێکی باش فێر بووی سۆرانیەکەش زۆر باشە بەڵێ الحەمدولیلا فێر بوومە و زۆر لەگەڵ وەڵا کە وتی لە دووە ویستم خۆم وەریگرم بەخواوتم سلێمانی کەرکووکی وەڵا لە ساغ بێ زۆر باشە شانسی کاکە جەلالمان ئێستا کام هەڵەبژێری لە ئیستانبول مەککە دیمەشق بەڵێ با مەککە بێ بۆچی مەککە وەڵای لەبەرەوەی مەککە شوێنێکی پیرۆزی برا مسلمانەکان ئێمە باسی پیرۆزیمان نەکرد کاکسامی باسی پیرۆزیمان نەکرد مەککە زۆر گەرمە ئیسلاممان کرد واتە لە ڕووی جوانیەوە ئەستەمبول چۆن ئەستەمبول هەست اختیاراتم وەڵا ئەستەمبول خۆشە دیمەشق خۆشە مەککەش هەر خۆشە گەر لە من بپرسی بەڵام کامیان بووکی ئیسلامە بنێ ئەستەمبول بی بە شێوەی پرسیاری ژێڵێ ئەکرێ ئەستەمبول بێ وەڵای جا خۆی ئێمە بمازانیایە کاکسامی ئەستا با شام بێ شام دیمەشق دیمەشق ئێستا لایەکی وێران بووە ئەو بەس بۆی کەینەکەم ئێستا کامیان بە بووکی ئیسلام ئەستەمبول مامۆستا دڵنیای زۆر باشە نابە خودێ دڵنیانیمە ئیستانبوڵی بۆ جێگیرەکەی کاکسامی لە دووەکەوە باشە زۆر سپاس کاکسامیە لە جەژ نابن ماری لە دووەک ماری بێکومان مامۆستا سەلام عەلەیکوم عەلەیکوم سەلام ڕەحمەت الله چۆنن باشین زۆر سپاس ماری خان بە هیوای جەژنێکی خۆش و سەلامەت لە دووەک ئەمەوێت ماری خان بەلامەوە گرنگە ئێوەی ئافرەتان لە دووەک زیاتر بە دەبێت نانی جەژنێوە ئامادەیکەن لە دووهۆک ڕێوڕاست لە دووەک نییە نانی جەژن ئەمە هەموو شوێنەگەرە بێوان حەزریکەن لە دووەک عادەتەن ئێوە نان مەبەستمە هەر ئافرە نانی جەژن ئامادەکەڵم لە دووەک لای ماڵیەوە خۆتان حەزری ناکەن نەوەڵڵا جا هەر ناشی زانی زۆرتر چی ئاماداکەن لە دووەک لە مەکاتان جەژن هەیە لە دەوروبەر لە دەرەوەی ماڵ قەدا هەیە ئێستا کەواتە هەمووتان لە ماڵەوە ویستم ئەو پرسیارەکەم ماری خان لە دووهۆک زۆرتر گرنگی بە خواردنی چی دەدەن لە یەکەم ڕۆژی جەژنە بە
ترسك چی؟ لا ترسك لە بەترش؟ وبرز تێنەگەشتم مەڵام ماری خانەگە دەنگ بەرزکەیتەوە بزانم يعني بعدني دلقلا واخف یعنی ئەوە جۆرێکی خواردنە؟ بله بۆ خۆیان من تێنەگەشتم ئەگەر بکرێ پێکاتەکەیمان بابێ لە چی دروستەکرێ؟ برويش بڕوێژ وەکو کفتەی خۆمان لەوەیە بێ کفتەی لای سلێمانی ناکات؟ کفتەکەی خلای خۆمانەکە بەس ناوەکەی لەوێ گۆڕاوە پرسیارەکە هەمان پرسیاری پێشوت بۆ هەڵەبژێرین بە کام یەک لەم شارانە دەوترێت بووکی ئیسلام؟ ئەستەمبول، مەککە، دیمەشق. مامۆستام زانیاری سەر نییە ئەستەمبول گەڵ پرسیارێکی لێ بکەم مادەم زانیاری پرسیارەکەت بگۆڕم بۆ پرسیارێکی ئەدەبی؟ زۆر باشە پرسیارەکە گۆڕین بۆ پرسیارێکی ئەدەبی. دیوانی ناڵەی جودایی هی کێیە؟ هی کام لەم شاعیرانەیە؟ هەژار موکریانی، عەبدوڵڵا پەشێو، هێمن موکریانی؟ هەژار موکریانی، عەبدوڵڵا پەشێو، هێمن موکریانی؟ بەهەژار بلگەل هاوکاری. هەژار موکریانی دڵنیای؟ زانیاری سەر نییە بگەل هاڵی هاوکاریەوە. بووکەکە بۆیە باشتر بوو ئەگە زانیاری نییە. زۆر باشە. ئەستەمبول کێ بێت؟ ئەڵێ گۆڕیتی بۆ بووکەکە ئەڵێ ئەستەمبول. پرسیاری پێشوو؟ بەڵێ ئەستەمبول. زۆر باشە چمەوە سەر پرسیاری پێشوو بۆ جەنابەت بە کام یەک لەم شارانە دەوترێت بووکی ئیسلام؟ ئەستەمبول، مەککە، دیمەشق؟ ئەستەمبول. ئەستەمبول؟ لە دهۆکەوە نزیکن عادەتەن ئێستا بۆ منە خەڵکی هەڵەبجە و سلێمانی بۆ ئێران زۆرە ڕۆن خەڵکی دهۆک و کەمێکیش هەولێر بۆ تورکیا زۆرە ڕۆن چوویتە ئەستەمبول تۆ؟ نەچووی دەی ئینشاڵڵا سەفەری ئەستەمبولەکەی سەفەری مەککە و دیمەشقی جارەکەی ئەستەمبولت بۆ جێگیر دەکەین بۆ هیوایە کە وەڵامەکەت ڕاست بێت. کاگڕۆڤ لە چەمچەماڵەوە لەگەڵمانایە کاگڕۆڤ سڵاوی خوال لێ بێت و جەژنت پیرۆز بێت. عەلەیکوم ئەسسەلام خاڵێوەشی پیرۆزکە. زۆر سپاس. جەژن لە چەمچەماڵە چۆنە؟ پێوەشی پیرۆز یا ڕەبی. زۆر سپاس کاگڕۆڤ جەژن لەخوا بەزیاوی عەیبمان نییە. کاگڕۆڤ نوێژی جەژنتان کرد لە چەمچەماڵ؟ مزگەوتەکان کراوە بوون؟ بەڵێ لەخوا بەزیاوی. پابەندی ڕێنماییەکانە بن خەڵکی هاتوچۆی ماڵان و ئەوە هەیە؟ بەڵێ عەیبمان نییە. دیارە لە چەمچەماڵ زۆربەندیەکان. زۆر باشە دەچمە لای پرسیارەکە دیوانی ناڵەی جودایی هی کام لەم شاعیرانەیە؟ هەژار موکریانی، عەبدوڵڵا پەشێو، هێمن موکریانی؟ دیوانی ناڵەی جودایی هی کام لەم شاعیرە بەڕێزانەیە؟ هەژار موکریانی، عەبدوڵڵا پەشێو، هێمن موکریانی؟ عەبدوڵڵا پەشێو جێگیرکە بووە. عەبدوڵڵا پەشێوەڵێ. عەبدوڵڵا پەشێو؟ بەڵێ. دڵنیایت؟ نەوەڵا دڵنیانیم لە خۆمە لە پرێکا پێتاوتم ئاگام لێ نەبوو. ئێستا زۆر لەسەر خۆ هێمنی پێتەڵێنەوە دیوانی ناڵەی جودایی هی کام لەم شاعیرانەیە؟ هەژار موکریانی، عەبدوڵڵا پەشێو، هێمن موکریانی؟ هەژار موکریانی بێ. تەواو؟ تەواو. باش هەژار موکریانی دەستەکانت خۆش بێت. هەر لە جەژن نابن کاگڕۆڤ دەچینەوە لای کاگەحمەد خزمەت لە ئێمەوە. زۆر سپاس. دەمەوێت چینە لای بەرهەمێکی دیکە چین لای بەرهەمیان پرسیاری لێ بکەین. باشە بچین لای بەرهەمێکی تر. باشە ئەم بەرهەمە با مەقام بێ. باشە لە بینی دوو بەرهەمە بە ئەمان مەقام بێ و مەقامێکی فارسیتان پێشکەشەکەم ئەم جارە ژیوادارین بە دڵی هەموو پێشتر وتراوە ئەمە مناجاتێکی محەممەدی معتەمەدیە هونەرمەندی ئێرانی محەممەد معتەمەدی بە مەقامێکی بەیات ئێڵین لەگەڵ کاگاکۆی خۆشەویستە پێشکەشی ئێوە بینەرانەکەین. زۆر سپاس.
حمد بی پایان خدا را چه لطفش در وجود آورد مرا کریم یا منعم آمرزگار خداوندا توی من یا شادت خداوندا توی من یا شهادت عطا دادی به فضل خویش مرا یا عید از احسان خداوندی عجب نیست اگر خط در کشی جرم و خطا خدای من معبود من بۆچی ئەوەندە گرنگی بە فارسیەکانە دەیت لە ئەحساسی ئێمە نزیکە ئەمە مثلەن ئەو هەستە لە ئێمە زۆر نزیکە بۆ نمونە لە منتیقەی سلێمانی ئێمە تەسیراتی فارسمان لەسرە خۆمان کوردستان بە عام عەرەب و تورک و ئەم دراوسەکان تەسیراتی ئەم هونەرەیان لەسرە بەڵام ئەگەر بچی بەرەو هەولێر و ئەوانە تەسیراتی تورکی لەسرە ئێمە هەر لە شوێن جوگرافیەکەشا سنوورەکەمان نزیکە لێوەی یعنی ئەمە ئاسانتر یعنی ئەم ئاڵوگۆڕە هونەریە دروست دەبێ مەسەڵەن خۆشیان هەنێ لە شارەکانی ئێران شارە کوردستانەکان ئەوانش تەسیراتی گۆرانی کوردیان لەسرە ئێمەش بە هەمان شێوە لەوانەیە لای ئێوەش ئیحساسێکی جوان بوو بێ مەسەڵەن ئیشی فارسی گوێتان لێگرت بێ تایبەتی مەقامەکان یعنی ئەوەیە واکە کە ئێمە زیاتر دەستبەرین بۆ بەرهەمانە سنەتیەکانی ئێران زۆر قورسن بەڵام تۆ دەستیان بۆ بێت
پێشتر زۆر ئیشم لەسرە کرد یعنی ئیشکردنەکە زیاتر جۆم لێ ئەگەر متابعەمە کرد و ئەموتەوە ماوەیەکی زۆرە دابڕاوم لە ئیشە سونەتیەکان یعنی با بڵین لە کلاسیکەکە دابڕانەکەش چییە تۆ ئەو ئیشە کلاسیکان بەڕاستی بە ئاسانی نایەتە دەست ئەگەر تۆ توێ بیڵیتەوە یا تۆمارێکی لە ستۆدیۆکە لە شوێنەکە ئیمکانێتێکی باشوێ هەم لە مادە هەم لە توانای دەنگی خۆت چونکە ئێستا من دەنگم ماندوو بووە مثلەن لە کاتێکی وەکو ئێستا لە پێش نیوەڕوانیا لە بەیانیانە قەت ئەم ئیشانە ناوترێ یعنی ئەمە من فشارێکی باشم لە خۆم کرد تا بتوانم چکە ئەمە هونەرمەندە گەورەکانی ئەوێ ئەم ئیشانە ئەڵێنەوە توێیت خێرا بتوێت لە مەسافێکی کەمە و لە بەیانیان دەنگی ئینسان لە بەیانیانە ئامادە نیە نانی جژنی باشیش خوارد بێ چاکیشم خوارد جاکە زۆریش بخۆی یاخود نان بخۆیت دیسان نەفەست کەمترە بێ بۆ ئەو ئیشە ئەمری واقع بۆ ئەوانیژە ڕاستە لەو کاتانێ هەمی ڕاستە ئێستا ئوستاز شەجەریان خۆی کاتێکە تەلەبەکانی فێر ئەکا پیانەڵێ ئەبێت تۆ ئەو تەمرینانی کە بۆیان دانێڵێ بێت تۆ بەسەر شاخە سەرکەویت یاخو بە شوێنی بەرزە سەرکەویت و گۆرانی بڵێ یاخو مەقامات میلۆدیەکان بڵیت بە ڕۆشتنەوە یا بەڕاکردنەوە بۆی کە ئەوە تەمرینێکە بۆ سیەکان تا بتوانێت لە شوێنێکی ئیسراحەتا زۆر بە ئاسانی زۆر بە مرتاحی ئەو ئەدا و دەربڕینە بکە یعنی ئێستا ئەمە بۆ من تۆزێ زەحمەت بوو لەبەری وەکو وتم پێش نیۆڕۆیە کاتەکەی بەیانێ دەنگی ئینسان ئامادە نییە بەسەر شاخیشا سەر نەکەوتم هەرو قادرمانم بڕیوە جا دەنگی مرۆڤ عادەتەن لە شەوانە ئامادەترە بۆ دەربڕینی ئەو شتانە چونکە هەموو دەنگەژیەکان وردە وردە ئەکرێنەوە و بەیانیان دیقەت داوت دەنگی گەڕە دەنگڕ ئەوە هەموو دەنگەژیەکانە ئیش ناکە ئای دەنگە گۆکتافەکانی خوارە ئتر بۆ ئەو پرسیارەش هەر وەکو وتم کە ئێمە حەز بە مثلەن ئەو کللتورە یاخود ئەو جۆرە لە ستای لە فارسی ئەکەین بۆیە زۆر زیاترەواڵین کاگاکۆ بەڕێزت چەندێکە ژەنیاریت بێگومان ئەزمونێکی باشتێ لەگەڵ هونەرمەندەکان چ شتێکی خۆشی هونەرمەندەکان هاتبێ بەسەر لە کاتی تۆمارکردنە شتێکی خۆشی جەژنانەمان بۆ بگێڕنەوە زۆر سپاسەکە مەڵا تقریبن لە 2000ەوە من کەسێکی ئەکادیمی نیم با بڵێن خۆم حەزم لێ کردەوە فێری بووم با بڵێن تا ڕێژەیەکی باش نەگەوەی کە زۆر پرۆفشناڵ بووم کاک ئەحمەد خۆی ئاگادارە لە مەوزوعی ئەو یادگاری شتانە هەموویم جێشتەوە کاک ئەحمەد یعنی پرسیارەکە ڕاستی ئەو بکەن بەڵێ سێرکە کاگاکۆ چۆن لەگەڵ یانە ڕادێن ئێستا بۆ نمونە لەگەڵ ئەحمەد کەریما بۆم ئەم گۆرانی ئەمڕۆ چۆن ڕایەنانتان کردووە ئێمە پێشتر با بڵێن کە کاک ئەحمەد مەوعید دانێ چۆن هەڵی کاتی دیارریەکەین زیاتر شەوانە لەبەر حکومیەوەی هەردووکمان دەوامان هەیە بەڕۆژ ئێتریین ئیشەکە تۆمارەکەین پێکەوە طبعاً کۆمەڵ یادگاریش هەر دروستە بێ بەڵامی ئەمە پرۆڤەشمان نەکرد با بزانە ئێستا بۆ مقامە فارسیش پرۆڤشتمان نەبوو هەر شەو تیشتێکی ئاوا لەم تۆنەوە لە مەسنجەرەوە بۆم نارد کۆنتاکتمانێ بێکەوە کاک ئەحمەد زۆر باشە کاک ئەحمەد مادەم کاگاکۆ تەحویلی تۆی کرد ئەخە مەرج نییە بیرم بێ ئەچێ ئەڵێ بیر زۆر باش با پەیوەندیەکی تەلەفۆنیمان لەگەڵا لەسەر هەڵ زۆر نەمێنەوە زۆر باشە بۆ بڕۆمەوە بەهرەخان لە سلێمانیەوە بەهرەخان سڵاوی خوا لێبێت جەژنت پیرۆز بێ و هەر لە جەژن و خۆشییا بن لە ئێوەش ئینشاءالله هەموو ڕۆژێکتان هەر دەژن بێ یەخوا هەمیشە تەمەنرێژن بەشتا بن زۆر سپاس بەهرەخان دەچمە لای پرسیارەکە وەڵا پرسیارەکە ئێستانبول مەزانیە دێر ناو پرسیارەمان لابرتەوە هەروەڵا داوای لێبرد نەکەم چکە زۆر وترایەوە ئەوەی تریان وازان هەیە من هین بوو شاعیرەکە باوە بخوێنەوە باشە دیوانی ناڵەی جودایی هیکام لەم شاعرە بەڕێزانەیە هەژار موکریانی عەبدوڵڵا پەشێ و هێمن موکریانی ئەگەر بە هاوکاری ئێوە با هێمن موکریانی بێ هێمن موکریانی وەڵای تێگە هاوکاری ممکن جەژنەوە زۆر باش باشە بۆی دیاریکە باشە دەستان خۆش بێ و هەم ڕۆژەکان هەر لە جەژن نابن کاک نەورۆز لە ئامێدی لەگەڵمانە کاک نەورۆز سڵاوی خوا لێ بێت و جەژنتان پیرۆز بێ جەژن لە ئامێدی چۆن گوزەرە الو السلام عليكم عليكم السلام ورحمة الله راني باشی مامۆستای بەڕێز خوا لێو ڕازی گەلێک سپاس مامۆستا خێرات نامێوانێتەت کەم زۆر سپاس عزیز جەژنە هەوا و گشت سادر و فەرمەندە تێلەڤیزیۆنە پەیام و هەمی بینەرۆژ پیرۆز کەم زۆر سپاس مەمنون زۆر سپاس بۆ مامۆستا بەڵێ مامۆستا لە دەڤەرە ئامێدی ڕاستی شوێنێکی
بس خدني كبوس ريفر كيتن بس بوران المهم سجلك بوران نكاح ان شاء الله بارانی ڕەحمەتە ان شاء الله امين يا ربنا رحمه ان شاء الله ان شاء الله بدي موقف لەگەڵ پرسیارە دەبیەکەی چۆنی یاخود بچنە سەر پرسیارێکی دیکە پرسیاری شما مسا لەگەڵەوە پرسیارە ئەدەبیەی کە پێشتر کردم چۆنەوەی کەسە لەسەر شاشەکەیە دیوانی ناڵەی جودایی کام لەم شاعرە بەڕێزانەیە پرسیارێکی تر زۆر باشە دەچمە لای پرسیارێکی دیکە چ گیاندارێک بەهێزترین زاکیرەی هەیە خۆشتر فیل ڕێوی بدي موقف چ گیاندارێک بەهێزترین زاکیرەی هەیە خۆشتر فیل ڕێوی ما هو تعرف السوري بريد كتشال ابي اسطنبول ئەو پرسیارە تەوا ئەو پرسیارەمان تەر کردووە نایێتەوە سەر شاشە هەر ئەسڵی بریانی کۆنتڕۆل دیلیتیان کردووە برای چی انا ولك بهسترين زاكيره يا مولا تەوا بەهێزترین زاکیرەی هەیە خۆشتر فیل ڕێوی قال هوري كوريا ده بيجي ريفي قال هوري كوريا هوا کورت هەمووی ئەڵێ ڕێوی فێڵبازە مەرج نییە زاکیرەی بەهێز بێ بەڵام بۆشی هەیە وەڵامەکە بێ و لا ما مصا يعني تيجي عند ولك بهسترين زاكيره خوشتر وفيلو الريفي ما مصا خۆشتر فیل ڕێوی بەڵێ والله يسوي جنبلا خوشتر بيتان خۆشتر بێت تەواو بله زۆر باشە سپاس بۆ وەڵامەکەت زۆر سپاس زۆر سپاس کاک نەورۆز کێ دامانگیان دڵنیە دنیاخان لە سلێمانیەوە دنیاخان سڵای خوا لەبێت زۆر سپاس جەژنتان پیرۆز بێ و هەر لە جەژن و خۆشیدا بن فاسۆلیا بوو قەیسی بوو لە ماڵی ئێوە علمی غیبی نایە بەخوا هەر دیارە هەمووی جەژنەکان زۆرینەی ئەوەیە یاخوا جەژن لە ئێوەش لە خەچە کارمەندە بەڕێزەکانیشتان پیرۆز بێ و هەموو ڕۆژێکتان جەژن خۆشی وێ درا خوا لێو ڕازی بێ خاتون بچینە لای پرسیارەکەمان چ گیاندارێک بەهێزترین زاکیرەی هەیە حوشتر فیل ڕێوی زۆر عەقڵم بۆ ڕێوی ئەتێکە جەواتێک فیلی بێ هیچ زانیاریەکم نییە ئەوانەی پێشم تۆزە ئەزانی بەس لەما هیچ زانیاریەکی ئۆتۆم نییە ئەوانەی پێشوو کامیانە تەزانی گیان ئەوانەی پێشوو کامیانە تەزانی وەڵای ئەوەی پێشوو ئەمەد دیمەشقا ئەو پرسیارە ڕۆی بەس بەخوا سیرکە ئەو پرسیارە ڕۆی دنیاخان بەس بەخوا دیمەشق نییە چاکترکە ئەو پرسیارەی پێشووی ئەدەبیەکە دیوانی ناڵەی جودایی هی کێیە هەژار موکریانی عەبدوڵڵا پەشە و هێمن موکریانی وەڵامی ئەویان نەزانی عەبدوڵڵا پەشە ماوە ئێستا ئەو پرسیارە ماوە ئەو پرسیارە ماوە عەبدوڵڵا پەشە نییە وەڵای ئێمە نازانی جەب مازانێ بە یارمەتیم بن من نەمە یەکەم جار لە بەیانی پەیوەندیتان پێواتە من وەرناگیر ئاخر حەزەکەی پێ تەڵەکەین نەوەڵا حەز ناکەم لە ناڵەی جودایی عەبدوڵڵا پەشێوەکە لا دەبم لە نێوان هەژار موکریانی و هێمن موکریانی یەکیان هەڵبژێرە خۆی زانێ با هێمن بێ هێمن بێ تەواو وەڵایی دڵیشم بەزان هێمن بێ دەی کوڕە خۆ ئینشاڵڵا زەرەری لێ ناکەی با هێمن فیل نەبوو بێ دەست خۆش بێ دنیاخان هەر لە جەژن و خۆشییا بن زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت دەچینەوە لای میوانەکەمان کاک ئەحمەد کەریم کاک ئەحمەد لە کام لە جار لەسەر بابەتی فارسیەکە باش چونکە خۆشم زیاتر جمهوری ئەوانم لە سونەتیەکان ئێران کامیان زیاتر تەقلید دەکردەوە تەقلید جیاواز لەو بەرەمەکانی مرتەزا پاشاییەکانێک تەنان کردبووە بە کوردی بەڵێ طبعا هونەرمەندی گەورە محەممەد ئەسفانی کاتی خۆی سونەتیشی کردبوو دوای لە دوایە دەستی کرد بە ئیشی پۆپ و تەکنە ئەوانە حەزم زۆر بە دەنگی ئەو بوو یعنی تەقلیدی شەکانی ئەوما کردەوە فۆنەتیکی دەنگی من لەو تقریبا لەو خی نەبوو لەو خێزانەدا محەممەد ئەسفانی جاخ بڵم کامە بەخوا زۆر کە تۆ تەقلید دەکردن ئاخر ئێستا ناتوان بڵێم ئەمە ئەوە زۆربەی گۆرانەکانم ئەوتەوە ئیرەج خواجە میری ئەوە تەقلیدی و مەگە ئەو زۆر کلاسیک بوو
تێگەی بەڵامی ترەوە ئەو ئوستازە لەوێ هەنێ جار گۆرانەکانی ئوستا شەجەریان حەزم لێ بوو بەڵام قورسە ئەو گۆرانیانە یعنی ئەو شتانە قورسە مەقاماتەکانی توانی کۆپلێکمان بۆ بڵێیتەوە ئێستا ئیرەج چی میر پێ وەڵێ خێرا بەم خێرایە شتێکم بیر بێتەوە ناڵم زۆر ماوەیەکی زۆرە دابڕ ئەوە خراپ بووم یعنی زۆر جۆم لێ ناگرت کەمتر بری کە ئەویشە لە ئوستازەکان بوو ئەوەی شەجەریان کۆپلێکمان بۆ پەلەمەکە با بیرم بێتەوە ئەوەش بۆ ئەڵم باشە تا بیریەکەوێتەوە با من پرسیارەکەی لێ بکەم باش جاوانەتر خەتەکە مەشغوڵ باشکو بیری لێ بکاتەوە بەشێک لە زاکیرە و بۆ پرسیاری جەلال داشتی ئەلبومێکت بڵاو کردەوە زۆرتر بەرهەمەکانی مرتەزا پاشایت بە کوردی بڵاو کردەوە ینی تەرجەمەی گۆرانیەکان بوو قورس نەبوو بۆت ینی تۆ بیکەیتە کوردی و ئاوازی بۆ دابنیت و بە ڕیتمی ئەوی ئاوازەکانی خۆی بوو میلۆدیەکانی خۆی بوو بەڵام حەزم پێی بوو بەو ئیشانە ئیشێکی سەردەمیانە بوو لە ستایلی مەسەلەن پێوترێ پۆپ تەکنۆ ئەمانە ئیشەکان ئەو قورسە نەبوو بۆکردنەوەی ئیشەکە چونکە وەکو وتم پێشتر ئاماژم پێیا کە ئیشی سونەتی قورسترە ئیشی سونەتی قورسترە بەڵام ئەویش زەرورە مەسەلەن کۆمەڵە تەبیعەت هەیە حەزی لەو گەنج زیاتر حەزی لەو بابەتانێ بەڵێ لەگەڵ کۆچی دوایی ئەوە ئەو هونەرمەندەیە زیاتر ناوی زیاتر بکەوتە سەرزاری خەڵک و باسەکرا ئەوانە تر لەو کاتا منیش ڕاستی کاریگەری ئەوە هەر زیاتر بوو لەسرم خۆشم هەر گوێم لێ ئەگرت حەزم کرد چەند ئیشێکی بڵێمەوە لە ئەلبومەکەی بڵاوم کردەوە ئیشەکانی باش بۆ ئەلبومە تقریبەن گوێگرێکی باشی هەبوو بەڵام تۆ مەرج نییە هەر لەو ستایلێشکی توانی گشتگیرت ئیشکی مەسەلەن هەر فۆلکلۆرمان هەیە یعنی فۆلکلۆری کوردی ئاوازەکان ئەگەر وەریشگری لە ئێرانیا ئەنوا ستایلمان هەیە لە فارسی من ئەحمەد هاوکارێکە بکەم وەڵامەکەی جەلال هینێکمان بۆ بڵێرەوە مرتەزایەکمان بۆ بڵێ نانە تو ئەو داواکاریانە زۆر قورسە جەژنە باشتی جەژنانەتان بۆ بڵم شتی جەژنانە حازر کردوە خۆیان شتێکیان هەیە کە تایبەت باوەڕەکەی ئەوەی کە هەرش تەڵان فارسیەکە نازانێت بەڵام هەر زۆر حەزی بە گوێگرتنیانەوەنی بەڵێ ئەوەی کە بەتایبەتی لە فارسیەکان بزانێت تۆزە لی تێ بگا افتخاری ئیرەج ئەوانە هەمویان پای مەقاماتی ئەو کاتە بوون ئەوانەی افتخاری و شەجەرانی کاتی گویان بەشێکی زۆر هەر مناجاتن بەڵێ بەتاکی زۆر کوڕی ئیرەج ئەحسان خواجەمیری ئەو ئێستا لەوێ پێ وترێت سوڵتانی ئەو سەردەمە ئێستا هی ئەم سەردەمەیە ئەوە یعنی بەڕاستی شۆڕشێکی زۆر گەورەی کە وەک باوکی گۆرانی نەوتەوە یعنی باوکی خۆتان نەزانن ئەو ئوستازێکی گەورەی ئەو سەردەمەی ئێران بوو کە مەسەلەن پێش شەجەریانیش ئەو هینە کرد ئەو ئیشانەیە کرد بەڵام کوڕەکەی کە ئەحسانی ناوە هات بە ڕیتمی سەردەمیانە و بە ستایلی ئێستا گۆرانی وت جۆگرێکی زۆر بێشماری لەوێش و لێرە شتێکی ئەوەی ئەومان بۆ بڵێ بزانین چۆن و بە بینەریش بزانێ ئەوەی ئەحسان دەیڵێ ئێستا چۆنەوە ئەحسان هەر لەسەر شێوازەکەی ئەحسان بە کوردی ئەتوانی شتێک بڵێ وانێ فارسی بێ لەم کاتەیە مستەڵەحی فارسی ئەزایەتی ئەگەر تێکسەکەن بە بەردەسان نەبێ تۆزێ باشنی ینی هەڵی تیا بکەی لە وتنەوەی تێکسەکەت بۆ بێن بایلەکەتی بەرێ تو بزنامشانی ئەحسان خواجەمیری ڕەفتی کێ باش ئەمە ئامادەی من پرسیاری کەولێکم تا ئامادەیکە جایتر پرسیارەکان ئەتوانی گشتگیریش پرسیارکەی ئامادەین بۆ وەڵامداری پرسیاری وەرزشتکە ئەویش لە خۆم ئەو باشە کاک ئەحمەد ینی جمهورێکی سەرسەختی بەرشە و بە تایبەت میسیشی ئەوە هەر باز ناکرێت ئەوە ینی ئەوە کاک جەلال خۆشی جمهوری مێسیە جەماعەتی کۆنتڕۆڵەڵێن دابان بۆم بڵێرەوە من فارسیەکەم باش ڕەفتی کێ مەحسێن لۆڕستانی مەحسینی ڕۆستانی مەحسێن لۆڕستانی لەگەڵەوە چۆنی ڕۆستانیە لۆڕستانی بڵێ ئەڵەن لەبەریەتی نازانم نانە لەبەر نییە نانە کاکە کابراڵێ لەبەرم نییە نانە تۆ ئەحسان خواجەمیری باشە
زۆر باشە لەگەڵ وەرزشا چۆنی کاک ئەحمەد وەرزش ئەوە لە پێش کەرەنتینەوە لی دابڕام یعنی چەند ڕۆژێک پێش کەرەنتینە خۆمان بە بۆنەی مەشغوڵی و دابڕین بەڵام کە ئەو مەزوعە ها بەسەرە ئەوە نەیتریتر دواکەوتینجا کاک جەلال گۆڵکاری فیرقەکەمانە یعنی لە یەکتی خۆی ئەوە خۆی بێدەنگ کردووە قسەش ناکە لەو وەرزە جا تۆ لە چ ینی جا مادەم جمهوری مێسیشە جمهوری مێسیشە ئەوە بۆیە هەم توانای باشە هەم سەلیقەی باشە بەس بەرەوەی جمهوری میسیە هەر ئەبێ وابێ جمهورەکانی مێسی ئەبێ سەلیقەیان باش تازەی تەوە ناوەلایەنداریتی طبعا لە بەشی وەرزشی کەراڵی پێیان یەک کەسیتیانی ینی بەرشەلۆنە و مێسی و ئەو شتانە هەر هەمی دژێتی لە یەکتی پیشان نانە هەر لە بەشی وەرزش هەمیان دژین بۆ لەبەری ئەو کابرایە زۆر زۆرە کەم نییە باشە ئەوە بە دژایەتەکە ئەحسان خاجامیری ڕەفتی کێچی ڕەفتی کێ کێتەوە زۆر باشە کاک ئەحمەد کاری هونەریت زۆرتر تۆ چۆن بڵێ زۆرتر بەلای خاوە ڕۆی کەمتر بەلای سەریعا ڕۆی هۆکارەوەی تەبەقەی سەوتی تۆ ئەو هەڵەکرێ مەرج نییە بەس ئەوەی کە خۆم حەزم لێ ینی چکە گۆرانی بێش دەنگ بێژ یاخود گۆرانی بێژ یاخود هونەرمەند ئەمانە چی تەسیراتی زیاتر لەسەر بێ ئەو ئیشاناڵێت ئەو ڕیتمە ئەڵێتەوە یعنی من بۆ خۆم حەزم لەوەیە کە ستایلێکی سلە و خاو ئەوانە بڵێمەوە کە لای من ئەوە ئەحساسی زیاترە زۆر باشە کاگاکۆ دەنگی کاک ئەحمەد هیلاک ناکە لەگاتی تۆمارکردنی بەرهەمێکیە هەیە مەسەلەن ئەوەندەی ئەڵێتەوە مەسەلەن من بینیومە لە هەنێ ڤیدیەدا کە ژەنیارەکان وەڕز بوون ینی پاڵیان داوتێتی کاکە بڕۆ تەمرینێکە بکەن جا دەست پێکەینەوە کاک ئەحمەد هیلاکرد ناکات تۆمارکردنی مەسقا تەبان کاتێکی ئەوێ دواتر کاک ئەحمەد خۆی بڵێن تەواو مەسقاکە ڕێکەخا پینەکاری دواتر خۆی سەوتە خات سەرانی ئەو کاتانی کە دەنگە خات سەری منی لێنیم ینی ئاگام لێ نییە چەند جار دووبارێک هاتووە خۆی بۆشی خۆی نەدا بەدەسەوەیان ئەمە تاقەیە نانە هەر ئیشی ستۆدیۆ مامۆسا هینە تراکات ئەوێت وایە تراکاتە یانی مەسەلەن بە یەک جار و دووجار بە یەک جار ناکرێ بە یەک جار تۆ توانی سەرتا ئەڕەنجەکە بکەیت دواتر مۆسیقاکە تۆمارەکەی یەکەم جا ئاوازەکە دانی ئەڕەنجەکەی مۆسیقا تۆمارگێت دوای دەنگ ئەخێتە سەری دوای ئەوە ماسترینگەکەیتەوە دیسان ینی دەنگەکان پێکۆ کۆکەکەی لەگەڵ یەکتریا بگونجێ چی بەرزە چی نزمانی ئابە جۆرە لە ئاخیرا ماسیێ بە چەند مەرحەلێک بە چەند قۆناغێک ئیشی ستۆدیۆ تراکات بەڵام ئیشی مەیدانی ئاهەنگێ بێت سوزانم دانیشتێ بێ شتێ بێ ئەو کاتە بە یەک جارەکرێت ئەو کاتە یەک جار مۆسیقا و گۆرانی بێژەکە پێکەوە کاگاکۆ کاری تۆمارکردن و ژەنیاری لە ئێستا تا چەند برەوی پێدرێت بە تایبەت لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و ئێوە کۆمەڵێکیشتانەیە ئێوە لەو کۆمەڵەیان کۆمەڵی هونەرمەندان و پێشتر ئاماژەم پێگرێت من ئەکادیمی نیم حەزی خۆم فێر وەکو حەزێکی خۆت ئاگاتاری ئەویانیم بەس کاری تۆمارکردن با بڵێن ئاسانە وەکو جاران نییە ئێستا بۆ منە کۆمپیوتەرێکی ئاسایی و هەبێت لەگەڵ ساوند کارتێکە ئەتوانی هەشتێک بتوێ لە تایبەتی بۆ ئامێرە ئەلکترۆنیەکان تۆماری بکەیت تۆ مادام وتت ئەکادیمینیت زۆرینەی ئامێرەکانت هەیە گیان بەڵێ ئەمە با بڵێن ئەم کیبۆردە چەند ناوێکی کیبۆردەوە زۆربەی ئامێرە وەتەریەکانی تایە بەڵام بە ئەو تامی خۆینە هاوکاران پێڵێن هەنێک شتێکمان بۆ بژەنێت ڕای ئامادەم نەکردم گورە هیچ ئامادە نەکردووە ئاخە بەرهەمی ترمان لە پێشە بەرهەمی کەمان هەیە گەریزن بن کە ئەحمەد پێشکەش جەماعەتی پشتی کامێرە پێ بەڵێن ئیتر نازانم لە پشتی کامێرەوە ئەوەی پێشکەش تاکید بە ئەوە ئەیادەوێ هینە دروستکەن چکە ئەم بەیانێ هاتم کاک عەبدولخالق سیوەیلی کامێرێکی شارەوەی بۆ من دروست کرد وتی سەوتەکانت بە کەڵک نایە ناچێتە پەخشەوە و زۆر خراپبووینە بێت دەنگەکە هەر وێرانە وتم چۆن ئەبێ ئەوانە تی نابێت بڕۆ سەقەت کردووە هەموو شتێک ئیتر دوایەوە وتم کاکە وتی بڕۆ فۆرماتی ئیشەکانە بگۆڕە و ئەو دوای لە ئاخیاتی سوحبەتم کرد یعنی ئەوە لەوانەیە ئێسەش شتێکی وا بکەن
چی بچە من دنیا پرسیارم کردوەوە دۆستیەوە بەڵام تاو کاتی کە چاکە بێتەوە خەچەکەم دەبێت لای بەرهەمێکی دیکەی خۆت کە ئامادەت کە دەرفەتیشمان کەمە باش چکە میشە لێرە شاڵی منی دەرێنەکان لەسەر کاتە زۆر باش کاتمان کردووە بەچ ماوێتی بەشی جارە چیت بۆ حاضر کردوین ئیشێکی زۆر تایبەتم حاضر کردوم جارە ئەمەیان ئەزای بۆچی تایبەتە چکە تاسە بە دیالێکتم گۆرانیم نەوتووە ئیشێکی هەورامیە باشە لەبەر کاکچەلال ینی لەبەر جمهورەکانی چونکە خۆ جۆگرێ طبعاً میلۆدی هەورامی میلۆدیکی تایبەتە هەر بۆ خۆی ئەناسرێتەوە یعنی بینێکی تایبەتی هەیە یەکەم جارتە لەو شێوەزارە یەکەم جار مەڵێم ئەگەر مەسەڵەن هەڵەیەک شتێک هەبێ نەزانم دەربڕینەکەم یعنی تەواو نەبێ بێ ببورن لەوە چونکە شارەکەی بۆ هەڵبژاردووی هەورامێکە خۆی لێ تێگەی چی بەڵێ لێ تێگەم شارەکە کە مامەزا شوان بۆی هەڵبژاردم لێیم لێ مەکەن بەڵێ باش ئەو تێکستی داناوە بەخوا من بەزەیڵێ گەشتی چیڵێ هەنێکی لێ تێگەیشتم ئەی چۆن ئەیخوا بێ بۆی ماناکردم بەڵام ڕێکەوتین لەسەری دەستکاریت کردواتە نانا یعنی ڕێکەوتین لەسەری کە موافق بووین کە بیڵین وتم ئاواز شتەکان ئەمی خۆت داناوە ئاوازەکە خۆم دامناوە طبعاً ئاوازە هەورامیەکان خۆیان چەند ئاوازێکی دیاریکراون وەکوتم تایبەتبەندی خۆیان هەیە و ئەژناسرێنەوە یعنی کە تۆ گوێ لێ بێزانی ئەوەی بەڵام ئەمە هەر خۆم دامنا ئاوازەکە کورتیەکە خێنە سەر ماوەسە شوان وەک تێکست ئیتر ئەرنج و مۆسیقا شتەکە لەگەڵ کاگاکۆ کردومانە لەشتا ساغ با گوێ بیستی بین لە خزمەتانە زلام العالم ولا تاقاني بينا من معلم ججن شاديا زلام العالم ولا تاقاني بينا من معلم عالم جولاره بركض وناره برق شافيته بلي خمالم خيدي دار امان عزيز ججن شاديا زلام العالم ولا تاقاني بينا من معلم ولا تاقاني بينا من معلم شاديا كزلام العالم ولا تاقاني ينام المعلم ججن شاديا كزلام العالم ولا تاقاني ينام المعلم دەستەکانت دەست تۆش بوو کاگە چۆن بوو بەکە لەگەڵ بەستر مەنت شێوەزارەکەت خاستەنە دەربڕینەکەم مانت فڕخاست ئەم بە هەورامی قسە لەگەڵ ئەو شتە لەگەڵ نامەکە نایزانم تۆ لەسە هەورامیە چنی ئەوە زانوتی ماوێتی کە دەربڕینەکە بەڵام تێکستی پێش باش بۆی دووەسیتیەوە
والجماعة دياود با ونخوي بموبايلي شو مشغول نكا لبرتو همي قبول كد كاق أحمد والله چی بکەم ناچاری کردی مەیاڵە سکرینەکەەوە بێت قفڵ بێت رفتی که خاطرات تو را زیر و رو کنم رفتی که با تو هم تو گفتگو کنم مەجاوڵام زۆر خۆش وتەوە بۆ منیش دانەیەکەوە بۆ نەدۆزمەوە بەس بەش یەکەمی وتەوە زەرەقەت نهاتم تا کۆتایی کاک ئەحمەد دەستەکانت خۆش بێ ئەوەن دەشمان هەر بەدڵ بوو لە خزمەتانە خۆش دەنگێن نەرسێ حەز لە دڵنیان باێ لە جمهوری ئەم جۆرە ئەبێ لە کەم و کوڕی ببورن چکە خۆتان نەزانن ئەم ئیشانە ئەگەر مەشغوڵی تێکەوە پێشتر مەشغوڵ بووین پێش ئامادەکردنی بەرنامی جەژن کە مەشغوڵی تێکە و ڕاستیەکەی پەلەپەل تۆزە لەم ئیشانە کەم و کورتی هەر تێەکەوێ بەڵام هیوادارین بەدڵی هەموو لایەک بێ و جژنی هەموو لای پیرۆز بێت و هەر لە خۆشیابن دەستیەوە زۆر سپاسانەکەین زۆر سپاس کاگا کۆ مادوومان کردن زۆر سپاس ئەگەر شتێک ما بێ بیڵیت زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێ بۆم دەرفەتە دووبارە جەژنتان پیرۆز بێت کاگا کۆ کەمترین کاتمان یابەتەوە زۆر تەبیعیە کاگ ئەحمەدم کردەوە شیلی خۆمتم هەموو شتێک هەم عیدی تۆ بۆ خۆی شاعر بوو ببوورە کاگاکۆ کەمترین دەرفەتمان نابەتەوە زۆر جوان ڕێکە خست بەڵام مشکلێنی آخر کاگاکۆ ئەویش هەر بەپەلە یعنی حاضر باشە من ویستم شتێکی خۆشمان بۆ پرۆگرامی باشتر حاضرکەین لە دەرفەتی داهاتوە ئەو کاتە بۆ جەژنی قوربانیانی لێسۆ داینەوە لە ئێستا خۆتان ئامادەکەن ئەحمەد ژەنیارەکە ئاستانیە بەدەستەوە بەس ئەحمەد ڕەنگە خۆی قورس بێ بەدەستەوە من قورزیەم بەدەستەوە بۆ هەموو مەشغوڵی و ئاها ئەوە باشە ئەحمەد گیان پرسیارم زۆر باشتر بی من پرسیارم لە کاگاکۆ کرد شتێکی خۆشمان بوو گێڕێتەوە و تەحویلی تۆی کرد شتی خۆش دە تۆ هەستەکەم شتێکم بیرکەوتەوە یاڵا دەی کڕێکیان ئیش لەگەڵ کاگاکووا جارێکیان ئیشێکی میلۆدیێکی مناڵانمان حاضر کرد تقریبا ئەفلام کارتۆنێ بوو لە ناو ئەفلامەکەیە بابەتێکی کۆمیدی تایە هەنێ لە مریشک و ئەوانەیە ئەڵێ گەنممان بۆ بێنن گەنم یعنی کە ئەو دانەوێڵۆشتی کە ئەیخۆن منیش بۆ ڕۆژێکی ترجا چەرەسات وشتم ئەهێنا لەگەڵ کاگاکۆیە دامانەنا ئەمان خوارد بەبێت چەرەسات ئیشی بۆ ناکرا وتم ئیشێکی ترم هەبووتم کاگاکۆ حاضر بە و گەنمیشم بۆیە نایە بە کاگاکۆ وتم گەنمیشم بۆیە ئەو شتانە هەیە لە بینی ئێمەیە کۆمەڵێ قسەی خۆش و سوحبەتمان هەیە ئەوە شتێک بوو لەو بابەتە شتی تریشمانە ئیشمانە کرد دوای ئەوە دیلێتە بۆ سڕای ئەوە ئەوژی ئەوەی کە سۆدیۆیەکی باش و تافێکی ئەوە نییە وانە حتمما ئیمکانێتەکەەوە زۆر باشە بینەرانی عزیز دیارە بڕگە بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەم ڕۆمان کە تایبەت بوو بە بەرنامەی جەژنەوە بم شێوازە کۆتایی پێ هاتووە بەڵام ئەوەندێک کەماوە
تیر و پشکە بۆ ئەو ناوانەی کە وەڵامی ڕاستیان بەدەستێناوە زۆر بە خێرایی وەڵامە ڕاستەکەتان پێ دەڵێن و دوایش تیر و پشک بۆ وەڵامی ڕاست دەکەین. پرسیاری یەکەم کەس لە مێژووی کووردا نووسینی کوردی لە پیتی عەرەبیەوە گۆڕی بۆ لاتینی کێ بوو؟ دیارە جەلادەت بەدرخان بوو. پرسیاری دووەم بە کام یەک لەم شارانە دەوترێت بووکی ئیسلام ئەستانبول. دیوانی ناڵەی جودایی هیشێ هێمن مۆکریانی چه گیاندارێک بە بەهێزترین زاکیرەی هەیە دیارە حۆشترا. ئەمە وەڵامە ڕاستەکان بووە لە ناوەمانەیە دیارە چەند بەڕێزێک وەڵامی ڕاستیان زانی کە 6-7 کەس بوون. بیدێنە کاگە ئەحمەد ئەڵی بژێ تۆزە تێکیشیان بە ئاوا جا خۆ چاوم لێ هەزام بکەم ڕووکە بەو دیوەکات خۆم بکەم کامێرەکەی بە تاوان دەبێت 3 کەسم بۆ هەڵبژێری بە یەکێکیشیان کاک کامێرەمانەکە بێت دەسوخەتی چێە؟ من لێرەوەی بینم سەوسن لە کەلار سەوسەخان لە کەلار سەوسەنخان لە کەلار هیتریش دانێک شودە بە کاگاکۆ با کاگاکۆش دانێکم شوێتێکی جێژنەوە سەوسەنخان لە کەلار یەکەم کەسەکە خەڵاتێکی تایبەتی بۆ دەرچووە ئەحمەد گیان خۆش دانێک یەک دانەیتر بەس با کاگاکۆ جاری سێ خەڵاتە سێ خەڵاتە زۆر باشە ماری لە دووەک ماریخان لە دووەک پیرۆزە ماریخان طبعا لە دوای بەرنامەکە دەتوانن پەیوەندی بکەن بەو ژمارە تەلەفۆنەوە کە پێشە تەلەفۆنتان بۆ کرد بوو بۆی کە تەنسیقەکەی بێ لە بێنمانە خلاصەکە زۆر باش. ئەمەی سێم دنیاخان لە سلێمانی دنیاخان لە سلێمانی پیرۆزە دنیاخان هیچ کاتمان نەما جەلالگیان. بینەرانی عزیز و خۆشەویست بە هیوای جەژنێکی خۆش و کامەران بۆ هەموو لایەک هیچ کات نەماوە زۆر سپاس بۆ ستافی کاک ئەحمەد و کاک خۆش. سپاس کاتژمێر نوێی سبەینێ لە خزمەتتانە دەبین بەرنامەی پەیامی ڕۆژ تایبەت بە جەژنی پیرۆزی ڕەمەزان. منی 4 خولەکی تر لە هەواڵەکان لەگەڵتان نبووم. زۆر سپاس خواتان لەگەڵ.